سڵاو دۆستان و ئازیزان خۆشحاڵین ئەمجارەش لەگەڵتان شاد دەبینەوە لە سەکۆکەی خۆتان سەکۆی فیلمسازان. 4 ساڵە فیلمسازان وەک زانینگەیەک دێتە ماڵەکانتانەوە. تا ئێستا 185 وانەی لە خۆتانەوە بۆ خۆتان پێشکەش کردوون. فیلمسازان سەکۆیەک بووە بۆ ئەو هەڵمەتە گەورەی کە دڵسۆز و ڕۆشنبیران و هۆشیارگەرانی کورد نەهێڵێت سۆشیال میدیا بەرەو عقارێکی خراپە بڕوات. هەر لەم ڕوانگەیەوە بەشی فیلمسازان تەواوێک کەم دەرامەتە. بۆیە بوونی فیلمسازان هەوڵێکی تەواوی خۆی خستۆتە گەر بۆ پێشکەشکردنی چەند ئەستۆی خۆی. لە پارەوە فیلمسازان ئەزمونگەیەکی ڕێکخستووە کە بە کوردی پێی دەگوترێت ئەزمونگا، بە عەرەبیش پێی دەگوترێت دەورە، بە ئینگلیزیش وەرکشۆپ. لەم ئەزمونگەیە سەرەتا 20 کەس خۆیان ناونووس کرد، بەڵام هەر کەس و بە هۆکارێک دوور کەوتنەوە تا لە کۆتایی کاروانەکەشدا 6 کەس ماینەوە. مەبەستم بەخۆمەوە. ئێستاش قۆناغی سیناریۆ سازیمان تەواو کردووە لە سەردەستی مامۆستایانی شارەزا و پڕبەخشش. مامۆستا سەرکەوت تارۆ و کاوە معینفەر لەگەڵ سارا جەعفەری. لێرەوە سوپاسیان دەکەم، دەستیان خۆش بی، هەروەها یادی 4 ساڵی فیلمسازان لە هەموو لایەک پیرۆز بێت. ئێستاش لەگەڵ سرنج و پێزانینی هەندێک هونەرمەندان و دۆستان بەردەوام کە ئامێزی خۆیان بۆ فیلمسازان کردوتەوە. مامۆستا دڵشاد موستەفا. خۆشناو محەممەد. خۆشناو گوڵستان خۆشناو. خۆشناو بەڵێ بەڵێ ئەفۆن مامۆستاجیان. ناسایی ئەوە چەند کەسێکش لەسەر هەڵم بۆ یەکانێت. بەڵێ بەڵێ مامۆستا یەک دەقەکە دەرفەتم دێ. ئەوە ناوی مامۆستایەکانم لێ لەنووسی بۆ ئەویش من پیرۆزبایی خۆم بکەم ئەو کاتی تر تۆش پرسیارەکان بکەم. پێم خۆشە پیرۆزبایی ڕۆژی 4 ساڵ تێپەڕی بەسەر فیلمسازانە. بەڕاستی توانم بڵێم وێزگەیشی گەورەیە فیلمسازان ئەو ماڵپەڕەیە کە لە چەندین سەرچاو ئەتوانێت خزمەت بە فیلمسازان بکەوە، بە شرۆڤە سازان و هەواداران و بینەرانی فیلم و دراما بکات لە کوردستان. و من پێم خۆشە ێرەوە سەرنج خۆمە سەر یەک شت کە لە ڕۆژی فیلمسازانە گرنگە، ئەوەیە کە سەرچاوی فیلمسازان سەرچاوێکی باوەڕ پێکراوە. ئەکادیمیانە شرۆڤەسازی بۆ فیلمەکانەکە، ئەکادیمیانە هەموو بەشەکانی سینەما و دراما گەنگەشەکەوە بە شێوەیە گەنگەشەیەکە کە لەگەڵ ئەکادیمیای جیهانی سینەما و درامایە بگونجێ. بۆیە بوونی ئەم ماڵپەڕەوە بوونی بەڕێز کاک سەرکەوتارۆ بەڕاستی پێویستیەکی هەنووکەی بوو بۆ کوردستانەوە، بۆ ئەو فێرخوازە کوردانەی کە حەزەکەن شارەزای سینەما بن وە کاریگەری سینەما و وێزگەکانی سینەما و هەموو ئەو بەشانەی سینەما کە کاریگەریان هەیە لەسەر ژیانی تاک و خێزان و کۆمەلگا و دەوڵەت و وڵات، هەموو ئەوانە لە فیلمسازانە بە پێیتوانە گەنگەشەکراوە لەلایەن میوانەکانەوە. مەش مای دڵخۆشیە و مای سەربەرزیە، بەڕاستی جێی شانازیە کە ماڵپەڕێک بەو شێوە هەبێ و کەسێکی ئاواشیا و سەرپەرشتی بکاکە خەمخۆرانە لە خەمی ئایندەی بەشێکی گەورەی جیهانی هونەرابێت کە سینەمایە کە توانم بڵم لە تۆپی چالاکی هونەریایە لە جیهانە، کە سینەما هات هەموو بەشەکانی دیکەی هونەری کاڵ کردەوە. بۆیە سینەما بەشێکی گەورەیە و ئێستا توانم بە پێی اعترافی هەموو ڕەخنەگرانی سینەمای جیهانی و ئەوانەی کە لە بواری فیلمسازی و سینەمایە کارەکەن بڵم کە سینەما گەورەترین بەشی هونەرە لە جیهانەوە. سینەما چۆتە هەموو وێزگەکان و هەموو بەشەکانی ژیانی مرۆڤایەتی و تەنانەت سینەما دەسەبا بۆ هەموو ئەو بابەتانەی کە پێوەستن بە تاکەوە بە خێزانەوە بە کۆمەلگاوە. بۆیە ئەکرێ بڵین سینەما شتێکی گشتگیرە، سینەما ئەتوانێت دەستبەرێ بۆ هەموو ئەو بابەتانەی کە گرنگن و پێویستن و ئەو شوێنانی کە لە ناو ژیانە، لە ناو پەروەردەیان، لە ناو سیاسە، لە ناو اقتصادا و ئابووری کە بەشێکی گرنگە لە ژیانی هەموو کۆمەلگایەک. سینەما ڕۆڵی سەرەکی ئەبینێتە سینەما ئەتوانێت لایەنی ئابووری ئەو دەوڵەتە، ئەو وڵاتە، ئەو شارێکە ئەو فیلمە بەرەمێنیان ئەو درامایە گرنگی پێ بەرەو پێش بەرێ بە جۆرێک ینی ژمارەکان خەیاڵین، ژمارەکان لە ئاسیەکان ینی ئینگلیز ئەڵێ unbelievable. ینی من ئەمڕۆ
خەریکی نووسینێک بووم کە لەسەر چاوەکان سێرچمە کرد لە تۆپی دە فیلمە بۆ کاریگەری لەسەر اقتصادی جیهان دە فیلمی یەکەم لە سینەما کە بەرەمێدرابێت کە زۆرترین و ینی دەوڵەمەندترین فیلم بن و زۆرترین داهاتیانە بێ هەر دە فیلمەکە ئەمریکین کە ژمارەکە خەیاڵیە بەڕاستی شۆک بووم کاتێکە خوێنمەوە کە ئەڵێ 39 ملیار و 650 ئەوە ملیۆن داهاتیە بووە کە هەر دە فیلمەکەش ئەمریکین و جا بێنە پێشاوت تو وێنای بکە کە اقتصادێک سینەمایەک بەش هوەرێک وڵاتێک بم شێوازە ئەوە بتوانێت اقتصادی وڵاتەکەی بەرێ بەڕێوەکە ئەتوانم بڵم 39 ملیار یەکسانە بە چەندین وڵات چەندین دەوڵەت و کیشوەرێک وەکو ئەفریقیا ینی بەقەدەر سینەمای ئەمریکای دەست ناکەوێت هەموو بودجەی زەبەلاحی سینەما یەکسانە بە بودجەیەکی گەورەی جیهانی بودجەی هەندێک وڵاتەیەکە ناگاتە چەند ملیۆن دلارێ بەڵام لێرە 39 ملیار دلار ژمارەی گەورەیە توانم بڵم وەک شۆک وا بوو من کاتێم ژمارەم خوێندوە کاتێک لەسەر ئابووری سینەمای ئەمریکا و سینەمای جیهانە نووسیوە چاوخشاندنێک بوو بەمێژووە بۆیە ئەم ژمارانە واکەن کە تۆ بڵی سینەما گرنگترین شتە ئێستا سینەما ئەتوانێت کاریگەریە بێت لەسەر هەموو وێزگەکانی ژیان وەک گوتم لە تاک لە خێزان لە کۆمەلگا بڵێ گوڵساخان یۆم گرتووە وەزام دەنگە نەما گوڵساخان عەفوەن فیلمسازان لە ڕابردوودا لەگەڵ ئێستادا چ گۆڕانکاریێکی بەخۆیەوە بینیوە چۆن بەدڵنیایی فیلمساز هەنگاو بە هەنگاو فیلمسازان گەشەی کردووە فیلمسازان ڕۆژ لە دوای ڕۆژ هەموو ئەو لایڤانی کە من بینی و من ڕاستەخۆ سێرم کردوون ئەبینم بەڕاستی گۆڕانکاری گەورەیەکرێت لە ناوڕۆکی فیلم و دراماکانە وەک چۆن خوێندنەوەکرێت بۆ بەشەکانی سینەما ئێستا مەگەر فیلمێک بە نمونە بێنین ینی فیلم سازان گەشتەوە ئاستی کە بەش بە بەشی فیلمەکان هەڵەوە شوێنە و قسەی لەسەرەکە و گەنگەشەیەەکە خەڵکی پسپۆرن خەڵکی بەتوانایان کە قسە لەسەر دیالۆگەکەن قسە لەسەر سیناریۆکەن قسە لەسەر وێنەگرتنەکەن شریتی دەنگی شریتی وێنەی و هەروە باگراوند و کەوالی سەرواون و بڵانەی کە فیلمەکانی لێوەرگیراوە چەندین دیاردەی دیکەش لە ژیانە کە چیرۆکن و ڕووداوی ڕاستەقینەن کە کرێن بە فیلم لێرە لە فیلمسازان گەنگەشەیە کرێ و بە وردی تیشکە خرێتە سەر ئەو فیلمانە کە بەو شێوازە دەرهێنراون و باگراوندی ئەو فیلمە و کاریگەری لەسەر کۆمەلگا و لەسەر خێزان هەروەها داهاتی ئابووری فیلمەکان بۆ وڵاتانی وەبەرهێن ئەمە لەلایەکی دیکەش چالاکی ئەو وڵاتانەی کە فیلمەکان بەرەمێن و هەموو ئەو فیستیڤالە سینەمانی کە لە جیهان ئەنجام بدرێت فیستیڤالی کان فیستیڤالی ئۆسکارەوە بافتا و هەموو ئەوانی دیکەش کە ئەنجام بدرێن بەڕاستی لە فیلم سازان بە شڕۆ بەسازی و بەنووسین و فیلم سازان ئەنگاوێکی دیکەی گەورەی ناوە کە ئەتوانم بڵێمش ئەوەیە کە شڕۆ بەسازی فیلم نووسەران بڵاوە کاتوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە گوڵساخان ینی ئێمە ئەبێ بەڕاستی باشە فیلم سازان لە ئایندەدا چۆن بی چی بکە باشە بەڵێ من یەکێک لەو پێشنیارانەی کەمە بۆ فیلم سازان ئەوەیە کە بەڵێ ئەم چالاکیانە لە شێوەی وەرشۆپا بڕێتە ناو وڵاتان بۆ بە تایبەتی کوردستانی خۆمان بەڕاستی پێویستەکەکەوا لە پارێزگای سلێمانی هەولێر و لە دووەک فیلم سازان بتوانین لە ڕێگەی ڕاهێنەرەکانیەوە ڕێگەی و بەڕێزانی کە پسپۆرن لە بوارەکانی خۆیانە وەرشۆپ یان سیمینار یان کۆڕ بە هەر شێوەی بێ چالاکی بکات و خوێندکارانی بەشی سینەما و شان و ئەوانە بەڕاستی ئامادە بن لەوێ و گەنگەشەی بابەتەکان بکرێ بۆی بتوانین کە سینەما بەرینە قۆناغیشکە درامای کوردی بەرینە قۆناغێکە شانازی بکەن کە درامایەکمانەیە ستانداردە و ئەکادیمیە لە ئاسی جیانەیە ئەمە خاڵێکەکە گرنگە بەلای منەوە ئەوەیە کە بەڕاستی فیلم سازانیش ئەبێ سنجان فراوان بێ ئەوانەی کە فیلم بەرەمێنن من بۆ خۆم تێبینیەکم کردووە ینی لە فیلم سازانە بەڕاستی من زۆر ڕخنم لەو حاڵەتە هەیە من بۆ زۆربەی فیلمەکانە چم بۆ سینەما سێریەکەم کە لە دەرەوە لێ دوانەیەم قسەکانی من کەپەکەن ینی ئەوەی کە ستایش بێدایە بەزێنن یا هەردای نابەزێن لەگەر ڕەخنەتگرت بۆیە بێ سنگل فراوان بێ خۆی ئەگەر ڕەخنەگری سینەمایی نەبێ فیلمی باشمان نابێ درامای باشمان نابێ بۆیە فیلمساز ئەبێ سنگی فراوان بێ و ئێمەش ڕەخنەکانمان ڕەخنەی بنیادنەرە ڕوخێنەر نییە وەکو ڕەخنەگر بۆیە ڕەخنەگری سینەمایی بەشێکە لە ئەو شۆڕش و لەو شەپۆ لە سینەمایی کە لە جیهانایە ئەگەر ڕەخنەگری سینەمایی نەبووە فیلمی ئەمریکی سە لە تۆپانەیە بوو ڕەخنەگری سینەمایی نەبووە سینەمای ئیسپانی پێش نەکەوت سینەمای فەڕەنسی پێش نەکەوت سینەمای ئەڵمانی دار کوچی و چی نەبوو بەڕاستی ینی ڕەخنەگری سینەمایی واکات کە فیلمەکان ئەوەندە لە پێخوازەکانی ئەزمونگا لە ستۆدیۆیە کاک هەریات بەخێر بێ سڵاوتان لێبێ سڵاو لە زۆر سپاس کاک هەریات باشی مەمنون سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ یۆش کاک هەریات وەکو دەزانی ئێمە قوتابین لەم ئەزمونگەیە ڕاو بۆ چوونت چییە؟
سەرەتا پیرۆزبایی لە ستافی فیلمسازانەکەم بە 4 ساڵی دامەزراندنیا وەکو فێرخوازێک تقریبان ساڵێک ئێمە بەشداری ینی بە هەموو پێوەرێک پرۆژەی فیلمسازان پرۆژەیەکی تازەیە و زۆر ئەکادیمیە واتوانین بڵین شتێکی زۆر ناوازەیە لە باشووری کوردستاندا کە تا ئێستا بەڵام بەداخەوە پێی پێویست نەناسراوە ینی لە کەناڵەکان یان لە میدیای کوردی. بەڵێ پێت باش لە داهاتوو بۆ فیلمسازان چ بکرێت؟ سەکۆ فیلمسازان پێ باش بۆ یعنی ئەو ئەزمونگەی کە ڕێکخستووە وەکو ئێمە گەر باسی بکەین وەسپی بکەین بە تەواوەتی ئەکادیمیە و کۆمەڵێک سیفاتی زۆر جوانی هەیە یەکێک لەوانە تەواو ئەکادیمیە دووەمیان ڕەخنە ئەگرێت بۆ بەرەو پێشبردننی سینەمای کوردی وە سێمیشیان تەواو بێلایەنە یعنی ئەو خاڵیان زۆر گرنگە کە لە باشوور کوردستاندا ینی دەستگایەکان پرۆژەیە کە بێت تەواو بێلایەن بێت وەکو پێشنیاریش کۆمەڵێک پێشنیارمان هەیە ئەکرێ ئیشی لەسەر بکرێت بۆ نمونە هەماهەنگیە بێ لەگەڵ کۆمەڵێک دەستگای گەورەی حکومی بێیان ناحکومی بێ بۆ بەرەو پێشبردننی سینەمای کوردی و هەروە پرۆژەکە زیاتر گەورە بکرێت لە شێوەی لانی کەم لە شێوەی پەیمانگایکی ئۆنلاین بێ و زیاتر خەڵکی زیاتریش لە خۆ بگرێت خەڵکی ئەکادیمی بە ئەزمموی زیاتر لە خۆ بگرێت. نزیکەی وەک خۆت گوتنی ساڵەکە لەم ئەزموگەی بەشدارین سوودێکی تەواوت لێ بینیوە؟ وەکو خۆم بە تەواوەتی ئیسیفادەم لێ کردووە چونکە پێشەوەی من ئاشنا بم بە پرۆژەیە ئەنی زۆر هەوڵبدان لە ڕێی ڕەفاقەتەوە ینی کۆمەڵە خەڵک بناسم کام ئەزمونیانە بەیان دڵسۆز بن بە ئیشەکە ینی زۆر کەسێ ینی ئەزمموی هەیە بەڵام بەو شێوەیە دڵسۆزی تێدا نیە ینی ئامادە نییە بێ بەرامبەر یارمەتی کەسێک بدا یان دەستی کەسێک بێت بەڵام پرۆژەی فیلمسازی خۆبەخشانە نییە. بەڵێ بە تەواوەتی ئیسیفادەم لێ کردووە وەکو مامۆستا سارا و مامۆستا سەرکەوت و مامۆستا کاوە کە لە بیرۆکەوە ئێمە لەگەڵ ئێمە بوونە بە هەموو توانایەکیان ینی بەدڵسۆزیان بە لە خۆبردنیان ئێمە ئێستا هاتوونە خۆناغی وێنەگرتنیانەوە کارێکی زۆر گەورەیە و من پێم وایە بەو ساڵە ینی هێندەی 4 ساڵی جامیعەیە کە ئێمە کە کەسێکە خوێنێ بە ئەکادیمی هێندە ئیسیفادەمان کردووە. دەست خۆش زۆر سپاس کاکەریات سپاس بۆ بوونت سپاس بۆ ئامادە بوونت. دەسەکانە خۆش گوڵستان و کاکە هەریار گیان دەسەکانە خۆش زۆر سپاس بۆ چوونەکەت بۆ چوونەکان و پێشنیارەکانتان وەکا خۆشناریش بە هەمان شێوە. ئازیزان ببورن من وامیست گوڵستان کە یەکێکە لە فێرخوازە جددیەکان لە ئەزمونگەیە حەزم کرد ئەو پێشکەشی تا و ویستم تابانخانش لەگەڵمان نابێ بەڵام دیارە تابانخان لەبەر کێشەیەکی تەکنیکی نەیتوانی بەردەوام بێت. ئێستا حەزەکەم پرسیاری ئازیزان بخوێنینەوە کۆمنتەکانی ئازیزان وە کێ پرسیاری هەیە لە خزمەتین هەتا برادرانی تر هاوڕێ فیلمسازەکانی تر دێنە ستۆدیۆ. گوڵستان خان حەزەکەی تۆمەیان بخوێنە ڕووی کا خۆشناوە. بەڵێ فیلمسازان پێویست بوو سینەما بەشێکی گرنگی هونەرە سینەما شوناسە ئابوووریە مێژووە ژیانە پەروەردەیە پیرۆز بێت ساڵیادی فیلمسازان بمێنن. زۆر سپاس مامۆستا خۆشناو. زۆر سپاس مامۆستا خۆشناو بۆ چوونەکانیشت زۆر سپاس دەکەین. با بزانین لالشتیاتر لەیبەر با بڵێن کەسێکی ئازیز من بەس ئێستا ناویم بیرچۆتەوە پیرۆزبایی یادی 4 ساڵەی فیلمسازەمان هیوای سەرکەوتن بە دەوامیتان بۆ ئەخوازم لەگەڵ دکتۆر نیگار حەسیب قەرەداغی لە ڤێنناوە خۆی و کاکشەماڵی هاوژینی
دوو کەسی چالاکی بواری شانۆ بوون و خاوەنی با بڵێن تیپی شانۆی ئەزموونگەریان دامەزران لە ساڵانی هەشتاکان و لەگەڵ کۆمەڵێ برادری کەش کاکدانا ڕوف و جوانە مەرگی هاوڕێ ئازیزمان کا کەریم عوسمان و برادەرانی تریش ئێستا ناوەکانیانم بیر نییە بەڵام ئەمان هەر بەردەوامن ئێستا لە ڤێنناوە هەر خەریکی شانۆن و بەڵکو و لابوورێکی شانۆیان دامەزرانووە زۆر زۆر سوپاس بۆ ئەو شایەتی و چاوەریەی نیگارخان بۆ فلیم سازان با بزانم ئەمەیان چستان گوڵستان خان بیخوێنەرەوە ئەمەیانی دادە ڕێزانە بڵاو ڕێز بۆ فلیم سازان بە تایبەتی کەسێک سەرکەوتی ئازیز کەسک سەرکەوتی ئازیز یاخوا هەمیشە سەلامەت بیت لەوانەیە نووسرابی کاک سەرکەوت بەڵێ کاک سەرکەوتی نووسیوە چاوەکەمی ڕێزانگانی جا ئێستا برادەران چه پێشنیاری هەیە بۆ چوونتانەیە حەزەکەم بینووسن بیڵێنە تا برادەرانی تر دێنە سەرخەت با بزانم لیناخان فەرموو گوڵستان گیان بیخوێنەرەوە هی لیناخان سڵاو ڕێز بۆ فلیم سازان و بە تایبەتی کاک سەرکەوتی ئازیز یاخوە هەمیشە سەلامەت بیت دووبارێ ئەو مامۆستا ئەوەی لینام ویست پێشانی بم هەر نا یەک دقەیەک با بزانم کوا لینا شتێکی نووسی بوو پیرۆزبایی یادی 4 ساڵەی فلیم سازان هەر هینە هەر دکتۆر نیگارە هەر دکتۆرە نیگارە بخوێنمەوە مامۆستا بخوێنەرەوە بەڵێ پرسیار بۆ هەمووان لە کام وانەیە زۆر سوود مند بوون ئەمە ئازیزان پرسیارەکە زۆر سوودمەند بووم لە هەموو وانەکان سەبارەت بەخۆم لە هەموو وانەکان سوودمەند بوومە برادەران ئەتوانن نەو بۆ چوونەی خۆتان بڵێن چونکەوە لیناخان وا پرسیارتان لەکە ئەمەیان بخوێنەرەوە مەشیانی کەعباس ڕەزاقە بەڵێ فلیم سازان مینبەرێکی پڕ بەرهەم و ماڵی گفتوگۆیە بۆ فلیم سازان پیرۆز بێت یادی 4 ساڵەی فلیم سازان لە هەموو کوردێک پیرۆز بیتن زۆر سپاس زۆر سپاس کەعباس گیان کەعباس یەکێکە لە هاوڕێ ئازیزەکانم کە لە 1970 یەکتریە ناسین لەگەڵ دامەزراندنی تیپی شانۆی شۆڕش و کەعباس خەباتێکی گەورەی کردووە لەو بوارەی و بە تایبەت لە شاخ کە کامیرەی خستۆتە سەرشانی و زۆرێک لە دی کۆمنتاری بەڵگە فیلمی تۆمار کردووە بەسەر هەر هەمومانەوە هەیەی تر تا گەشتە ڕاپەڕین و تا ئەم دوایانەش کەعباس جێدەستی دیارە لە بوارەکەیە برادەران چیکە بۆ چوون گوڵستان خان خۆت لەگەڵ ئەزموونگەکەیە خۆت بڵێ بۆ چوونی من مامۆستا لەم ئەزموونگەیە زۆر یعنی زەرور بوو لە بۆ یەکە چۆچی من ئافرەتی ماڵێ بووم زۆر بوو یعنی حەزم لە بەشی فلیم سازی بوو یعنی لە ڕێگەی مۆبایلەکەتەوە بە ئاسانی دەتانی بەشداری بکەیت ببی کە ببیە فلیم ساز ببیە سیناریۆ ساز یعنی بیرۆکێکی زۆر باش بوو شتێک زۆریش لێی فێر بووین دەستخۆشی لە هەموو مامۆستایەکان دەکەم بە تایبەتی تۆ کە زۆر لەگەڵم ماندی بووی لە خزمەتین چاوەکەمی ئێستا ئێوە لە قۆناغی سیناریۆ نووسینن سیناریۆتان تەواو کردووە چوونە تەسویر لە سیناریۆ بەڵێ کەوتونەتە قۆناغی وێنەگرتن لە کاتی سیناریۆیە لەو کاتەیە ئێوە چۆن هەستان بە بڵێن هەنگاوەکان چۆن بوون و مامۆستاکان چۆن لەگەڵتانە هاوکار بوون مامۆستاکان حتا لەگەڵ قەڵەمگرتنی هاوکارمان بوون لەگەڵ قەڵەمگرتنێک چۆن قەڵەم بگرین چۆن بنووسین بە نوقتا بە فاریزە یعنی هاوکارمان بوون بیرۆکە چیرۆک چۆن دەکەینە بیرۆکە چۆن دەیکەینە چیرۆک دوای چۆن دەیکەینە یعنی ئامادەکاری لە بۆ فلم دەکەین
يعني وەک پێم گوت یعنی حتى نقطە فاریزە لە هەمووی لەگەڵمان بوو. دەست خۆش بابزانین کاک بابان حەمە ساڵح لەگەڵمانایە بیخوێنەرەوە گوڵستان گیان. پیرۆزبایتان لێ دەکەم و لە هەموو فێرخوازەکان لەو ڕۆژەوەی کاک هەوراز محەممەد میوان بوو من ئاشنایی فلیمسازان بووم بەڕاستی بەرهەمی زۆر گرنگی هەیە زۆر سوودمان لێبینی و لە هەموو بوارەکانی بەرهەم هێنانی فیلم و زانیاری گرنگی بەخشیوە هیوادارم بەردەوام بن. دەست خۆش کاک بابان حەمە ساڵح. بڵێ کاک بابانگیان زۆر زۆر سوپاس. ئەلبەتە کاک بابان، لینا خان، ڕووناک خان، سۆیلە خان و کۆمەڵێ برادری کەشەیە ئێستا بە بیرمان نایەت، بەڵام ئەگەر کە ناویانم بینی لێرە ناویانەیەنم بەردەوام لەگەڵمان بوونە، بەردەوام ئەمان خاوەنی فلیمسازانن، بەردەوام هەوڵیان داوە فلیمسازان بە تێر و تەسەلی و بە پوختی بێتە یعنی گەنگەشەکان دروست بن. ئەمان گەرم و گوڕیان بە وانەکان داوە و هەر ئەوانیشن وایان کردووە کە من بەردەوام بم. ئەمەیان جێ خۆشحاڵیەکی زۆر زۆر گەورەیە و من زۆر زۆر سوپاسی هەر هەمویانەکەم. بابزانین کا خۆشناو جارێکی کە لەوەی بۆ چوونێکی کەیە بێ فەرم و گوڵستانگیان بیخوێنەرەوە. فلیمسازان هەنگاوێکی گەورە بۆ لە بواری فیلم و دراما. پێش فلیمسازان وەک پێویست گرنگی نەدەدرا بە وردەکاریەکانی فیلم و دراما خو لە ئەکادمیەکان، هەروەها بە شێوەیەکی بەرهەمهێنان و سیناریۆ تا دەگات بە نمایش و گۆشەنیگارێکی کامێرا تا دەگات بۆ گۆشەنیگایی بینەر و ڕەخنەگری سینەمایە. زۆر زۆر سوپاس کا خۆشناوگیان بۆ و بۆ چوونە جوانت جێ خۆشحاڵیە. بزانین لینا خان، ئەوەی لینا خان بخوێنەرەوە فەرموو. پێشنیاری دروستکردنی دەستەی بەڕێوەبەرایەتی فلیمسازان ئەەکەم لە داهاتوودا. بەڕێوەبردننی لینا خان پێشنیارەکەت زۆر زۆر بەجێیە، بەڵام کێشەیەکمان هەیە. فلیمسازان چونکە پێگەیەکە خۆبەخشە، کەسمان موچە وەرناگرین. بگرە من پارەی خۆمی تیا سەرفەکەم بۆ ئۆستۆدیۆ بۆ زۆر لە ئیشەکان. تەنانەت برادێکمان هەیە بەردەوام لەگەڵمایەوەی پۆستەر دیزاینمان بۆ کات ئەو 4 ساڵە لەگەڵمایە، ئەو بەجێی نەهێشتوم. برادرانی تر هەر یەکە کە نەیان توانیوە لەگەڵمانە بەردەوام بن، ناچار بوون بەجێی بێڵن، چونکە بۆ بژێوی ژیان لەبەر هەرچ ئیشێکی کە بێت دوورکەوتنەتەوە. بۆ نمونە لەوانە کاک سیاکۆمانە بوو، کەسێکی زۆر زۆر ئازیز چالاک لێهاتوو بوو، زۆر لە کێشەکانی لەگەڵ ما چارەسەرە کرد، بەڵام وەزعێکی بۆ ڕێککەوت نێتوانی بێت. یعنی ئێستا هەر ناتوانێ وانەکانش ببینێت، چونکە بڵێن لە ئەڵمانیایە لەو کاتە لە ئیشە بۆی ناکرێت. چۆن بتوانین مەسەرەن کاکسیا بە زۆر بێنی؟ ناتوانێت، چونکە ئەوەی ژیانی ئەو دەرفەتێک ئەو ژۆی کە هەیەی ئەویان زۆر پێویسترە، بۆیە ئەو لەوەیە ناتوانێ بێت. اینجا برادرانی تریش هەریەکە ئەهاتن ماوەیەک یارمەتیانەدا ویست ئیشەکان بەڕێوە بەرن، بەڵام سێرتە کرد لەبەر هەنێ کێشەی تایبەت، لەبەر هەنێ شت نەیانەتوانی. اینجا کە خۆبەخش بوو کە پارە نەدرا، من ناتوانم موچە بم. ناڵم من لە گیرفانی خۆم زۆربەی کارەکان ڕایی یەکەم، پارەی بۆ خەرجەکەم، ناشتوانم موچە بم، چونکە ئەوەیان ئەلبەتە ئەبێ بدرێت، ناڵێم نابێ بدرێت. اینجا بۆیە کەم کەسەیە بە خۆبەخش بتوانێت بەردەوام بێت. کاتێک کە ئیشێکی کەی ژیانی خۆی دێتە پێشەوە ناچار بەجێڵێت. ئەوەیە کێشەکەمان لیناخان. اینجا ئەو پرسیارە مەسەلەن من ڕوو لە جەناب دەکەم لیناگیان، تۆ یەکێکی لەوانەی کە بەردەوام پشتیوان نیت، بەردەوام پێشنیاری جوانت هەیە، وەرە پێشەوە فلیمسازان ئەلبەتە یەک دنیا کەم و کوڕی هەیە، من خۆم ئاگام لێ لەوەی ئێوە ئاگاتان لێ نەبێت، بەڵام ئەو کەم و کوڕیانە من چونکە بەتەنهام ناتوانم چارەسەریکەم. تۆ ئەتوانی بیت
هاوکارمان بی چارەسەریکەیت ئەتوانی چەمکێکیان بگری برادێکی کەس بێت چەمکێکیکەی بگرێ فلیم سازان ئەو وەختە باشتر و پوخترە بێتەوەتانی هەر ئەم شەو سێرەکەی بۆ نمونە تابانخان لەگەڵمان نابوو نەما کێشەکەی چی بوو نازانم یعنی کێشەیەک هەیە لە نەک هەر بەڕێوەبردن لە زۆر شتیکەیە بابزانم برادرانی کە پرسیارەکەیان بۆ چوونیکەیان کە هەبێت کە خۆشناومان بەڵێ کە عەباس بزانم بۆ چوونەکەی چی بوو بیخوێنەرەوە گوڵستان جان عەفو گوڵستان جان یەک دەقەیەک دەنگتم گرت بوو گوڵستان فەرمووی ئێستا بیخوێنەرەوە زۆر سپاس کاک سەرکەوتویان بێگومان جەنابتان لە فلیمسازانەوە کۆمەڵێک زانیاریتان پێمان بەخشیەوە لە خزمەتان بۆ هیوایی توانی بێتمان شتێکی باشکەین جارێکی کە کاخۆشنا و فەرموو گوڵستان جان بیخوێنیتەوە پێویستە هەموو هونەردۆستان پشتیوانی فلیمسازان بین تا دەبێتە ناوەندێکی گەورەی هونەری بۆ کورد و هەموو کوردستان چاوەکەمی زۆر سپاس کاک خۆشناگیان کاک هەریات بزانین بۆ چوونێکی کەی هەیە فەرموو بیخوێنم بوو پیرۆزەی فلیمسازان جێی شانازیە پرۆژەی فلیمسازان جێی شانازیە لە ناو کورد کۆمەڵێک خەڵک هەن ئێستاش بێ بەرامبەر هەوڵ و تەقەڵە تەلان بۆ بەرەو پێشبردننی سینەمای کوردی هەن کۆمنتەکان وردن زۆر بە وردی نووسراینە منیش بەردە نەدەڕم لە دیارە هەر ئەمێ بەشدار بیت بۆی ئەو نییە لەگەڵ ما بیخوێنی ئەگینا خۆمە بیخوێنمەوە ڕوحەکەم بزانین جارێکی کە کاخۆشناوەڵێت ئەم هەنگاوانە دەبێت گەورەش فراوانتر بن نابێت کەم تەرخەم بین لە فلیمسازان بۆ بە تاکی کورد نەک تەنها کەسانێکی کەم ئایندەی هونەردۆستان و دەرچوانی بەشیشان و سینەما وەک پاشخانێکی گەورەی سوود من دەبن لە فلیمسازان چاوەکەمی کاخۆشناوجەم وا بزانم ئەوە نییە لێ دوورە جوان وردە ناتوانانی بیخوێن تۆ خۆمەی خوێنمەوە زۆر وردە مامۆستا بەس دەکە کاگلالۆ دوای ئەمە دێتە سەرخەت کاگلالۆ گەر جۆت لێمە کامیرەکەت بکەرەوە بۆی دوای ئەم پرسیارە کاگلالۆ گوڵستان خان پرسیارە لێکات کاکاوە موعینفەر یەکێکە لەو مامۆستا ئازیزانەی کە لە فلیمسازانە کۆمەڵێ وانەی لەسەر چۆنێتی سیناریۆ نووسین پێشکەشمان کردووە وانەی زۆر زۆر بەسوود نەک یەک بە زنجیرە کۆمەڵێوانەی پێشکەشمان کردووە من لەم دوایانە کاکاوەشم زانیم کە بەرنمەیەکە بوو کاتی خۆی زۆر زۆر سەیرمە کرد لەم دوایانە زانیم کاکاوە ئەو بەرنمەی پێشکەش کردووە کاکاوە شارەزایەکی باشی بواری هەڵپەرچەی کوردیە لە کورسات کۆمەڵێ بەرنمەی هەبوو نازانم بەرنمەیەکی زۆر من وابزانم زیاد لە 8 بەرنمەیم بینی وە باس لە جۆرەکانی هەڵپەرچیەکە لە سەراسەری کوردستان هەموو جۆرەکان ئەمە مای خۆشحاڵیە ئەو زانیاریە گەورەیتر لەگەڵەوەشە لە بواری فلیمسازیشە ئاشنایەتێکی باشی هەیە و لەگەڵ دەرهێنەرە گەورەکان لە ئێران و لە ڕۆژەڵاتی کوردستانە ئیشی کردووە ئێستا ئەم بۆچوونەشێ خوێنمەوە بەڵام لە ئەزمونگەکەمان وەکو مامۆستایەک بۆ یارمەتی فێرخوازەکان ڕۆڵێکی زۆر زۆر بەرچاوی هەبوو لە چاکردنی سیناریۆکانیان من زۆر زۆر سوپاسیەکەم بان بۆ چوونەکەشی بخوێنەوە سڵاو و ڕێز پیرۆزبایی 4مین ساڵی دامەزراندنی فلیمسازانەکەم و هیوادارم هەر سەرکەوتوو بن ئەوەی کە زۆر گرنگە مامۆسا سەرکەوتە کە بەردەوام بووە لەم 4 ساڵەدا هیوادارم کاک سەرکەوت جان هەر هەبێ و بەردەوام بێ قوربانتم کاکاوە گیان ئەلبەتە منیش بە ئێوەوە بەردەوامم و هیوادارم کەسانی دڵسۆز و ئازیزی وەکو ئێوەمانان بەردەوام بن لە بوارەکە بۆەوەی خزمەت بە نەوەی ئایندەمان بکەین و خزمەتی باشی بواری فلیمسازی زیاتر بکەین
گوڵستان جانەوە کاکە لالۆ لەگەڵمانایە کاک هەریان یان لالۆ کاک لالۆ ڕم کاک لالۆ خەڵات بەخێر بێ سوپاس بۆ دەبێ ئامادەبوون ئێوەتوانین کوڵستانخان ماڵسەکەیان ئەحواڵتان باش شکر سپاس بەدارم باشبوون، سوپاس. قوربان سپاسەکەم با لێرە و پیرۆزبای خۆم بۆ مەزموگەیان جوانە بکەم کە بۆ مای 4 ساڵە بەردەوامە کە خزمەت بە بواری سینەماکە زۆر بە خۆشحاڵی وەزانم کە ئێستا لەم ئاوا بەلای لەگەڵتانام دەستەکانی ماساسەکەوت خۆش بێ کە بۆ ماوەی 36 هەفتە ینی 36 وانە 36 هەفتە گاڵتەنیە کە لەگەڵمانە بووە ئاسیەمی بەرەو پێش بردووە دەستەکانی خۆش بێ و ڕێز و سڵاوی زۆر تایبەت مێ ماساسەکەوتیان بۆ قوربانتانم چاوەکەم بەخانی بەڕاستی بەرمە گوڵستان بپرس کاک لالۆ بۆم ئەزمونگەیە ڕاو بۆ چوونت چییە؟ ئەزمونگەی فیلمسازان ئەزمونگەیەکی هێتا بڵێ زۆر جوانە ینی بەجددی ئێمە کاتی نەمەزمونگەیەوە ینی ئاستێکی بنەڕەتیشمان نەبوو ینی ئەم ئەزمونگەیە لە بنەڕەتەوە فێری کردی بۆ ئاستێکی ناوەند ینی سەر لە ئاستێکی ماونەوەندی زۆر بە خۆشحاڵیەوە ینی ئەمە دەستخۆشی بۆ ماسا سەرکەوت هەروە لە ڕێگەی ماسا سەرکەوتەوە مامۆستا سارەی پێناساندەی ینی ئەو کە کارێک بوو بەڕێ شێوازێکی ئەکادیمی فێرمان کات ینی ئەمە شتێکە زۆر دەستخۆشیە هەیە بۆیان هەروە لە ڕێگەی ئەوە ماسەکاوە کە توانی ئەو سیناریۆی کە هەمانە بیر و بۆسوونی خۆی ینی ڕخنەی خۆی ڕخنەکانی خۆی دەربڕی بۆمان ینی ئەمە ئاسیەمە بەرەو پێشترە بە دەستەکانتان خۆش بێ و زۆر سپاسانەکەم چاوەکەمی کاکە لالۆی جان خۆشحاڵم کە ئاساییە لەوە بۆنی کارەباوە بێ بە بۆنی هەر شتێکەوە بێ ئەتوانی پرسیارەکان ئاراستی کاکە لالۆ بکەیت بەردەوام بی فەرموو گوڵستان جان بەڵێ لە چێن دەربوون پچرا هەر پرسیارێکی تر بکە هەر پرسیارێکی کە بێت هەر لە پرسیاری ئەزمونگە کەیفی خۆتە ئەزمونگا پرسی چییە پرسی لە کاکە لالۆ بپرسە بەڵێ کاک لالۆ ڕاو بۆ چوون چییە لە بۆ ئەو ئەزمونگەیە کە مامۆستا سەرکەوت دای مەزراندووە باسی کرد ئەوە لێ پرسی باسی کرد ئەوە ڕاست پچرا دەنگەکە نما بەڵێ کاک لالۆ ئەفو گەونەی نەبوو چۆن هیچ سوودت لێ بینیوە لە مەزمونگەیە هەر زۆری ینی ئێمە قۆتە زانی لە وڵە هیچ ئەنی فکرێکمان پێ نەبوو ئەنی فکرێکی سیناریۆمان پێ نەبوو یان فکرێکی وامان پێ نەبوو ئەما فێریان کردی فکرێکی جوان داڕژین توانین سیناریۆکی جوان داڕژین ئەنی لێ بزانین بنەماکانی بزانی ئادەم خەتی نەمایەوە خەتی نەمایەوە کاکە لالۆجان با بێنە سەر چەمکێکی کە سلوبی مامۆستاکان ستایلی مامۆستاکان لەگەڵ ناچۆن بوون ستایلەکان بەزدی یانی من خۆم کولی جامیعەم تەواو کردووە بەڵێ ینی بەزدی مامۆستا زۆر تاسیرەکە لەوانەیە کە فێریەکە ینی ئەگەر ئوسلوبێکی وایە نەبووایە من ناگەشتیم بەم ئاسە بکە خۆتە شارەزداشی کە گەشتین بەچی بنەمایە لەچی ئاسیەکانی ئێستا خۆتەزانانی پێشتری ئێمە پێشتر هیچ سیناریۆکی وامان نەبوو ینی فکرێک نەمانەزانی فکر داڕژین نەمانەزانی تەکنیکی فیلم داڕژین نەمانەزانی بیرۆکێکی جوانمان هەبێت خۆی دەستخۆشی مامۆستاکان بەزدی مامۆستا سارەش دەورێکی زۆر سەرەکیشی بینی زۆر جار من پرسیار و تێڕوانیەکان بۆ مامۆستا سارە ناردووە ینی کاتی خۆی بەتایبەت تەرخان کردووە بۆمان جوابیانێتەوە لە مەسنجەر ئەمە لێرەوە دەستخۆشیم هەیە بۆی حەزمکە لێسا لێرە بواە ئینشەڵڵا لەم لایڤەیە ئاگادارە بێت و من ڕێز و سڵاو خۆشەویستیم هەیە بۆی دەستەکانی خۆش بێ هەروەها مامۆستاکاوی زۆر خۆشەویست کە توانی ئەو سیناریۆی کە هەمانە ڕخنە و شتی هەبوو دەربارەی ینی بڵێن چی هەنێ خاڵی تایبەتی پێوتی ینی ئەمە گرنگیەکەی زۆر جوان بوو ئێمە بەڵێ چاوەکەمی دەست خۆش بێ کاکە واچێ خەتای خەتەکەت بێ گوڵستان جان وا بچڕێەوە ڕایتر کاکە لالۆجام
زۆر زۆر سوپاس دەکەین دەست خۆش بێ بۆ بۆچوونەکانت بۆ خوازم هەر هەمووی بەردامی تۆش لەگەڵمانە ئینشاڵڵا قوربانتان بم بەو هیوایەم لە هەمووتان لە ئایندەیە ببن بە فیلمسازێکی باش فیلمی باش فیلمەکانتان بگاتە جیهان هەر لە دەڤەری کوردستانە نەمێنێم لالۆگیان زۆر زۆر سوپاس ئەمەیە بچینە لای هاوڕێیشکەی ئازیزم شرۆڤەسازی فیلم یەکێک لەو هاوڕێیانەی کە چەندوانەیەکی جوانی هەیە کاک پەیوەند قەرەداغی و بەردەوام بووە لەگەڵمانە لەوانەکانی و بە نووسینەکانی و بە تێبینیەکانی بە حەقەت کاک پەیوەند بەردەوام پشتم بووە لەو کەسانە بووە کە پێشنیاری جوانی هەبووە بۆ ئەوەی فیلمسازان بەرەو چی ئاقارێک بەرین. گوڵستان خان تۆ بپرسی لە کاک پەیوەند مامۆستا دەنگ هیچ وازح نییە نازانم دەنجی من دەگا دەنگ تەگا توانی تۆ بپرسی بەس گوێ لێم بێ بپرسە کاک پەیوەند جێم لێتان دێم کاک پەیوەند جان هەمیشە گەشت کاک سەرکەوتجان بەخێر بێ زۆر سپاس دەکەم بە ڕێزیت بە ڕێزت تەندروستیەوە چۆنە باشن زۆر سپاس باشە زۆر سپاس دەکەم کاک سەرکەوت پێشەوەی باسی تەوەرەکان هیچ یعنی بچینە نایوان هەست بە دەنگدانەوەیەکەکەم لای من لای گوڵستان خان بەڵێ گوڵستان خان لای تۆ لەوەیە لای تۆ هەبێت لای خۆت بەڵام لە لای ئێمە نییە وابزانام لە لایڤەکەشان نییە بەڵێ نا هەستم کرد لە ئینتەرنێتی گوڵستان خانەوە بێت بۆیە بەسم لەوە لەوەیە ئەگەری هەیە گوڵستان خان ئینتەرنێت بۆ کارێک بێت وانە مامۆستا جێ دێمە گوێم لێتە بەڵام دەنگدانەوەیەکە زرینگانەوەیەکە ئەزری گێتەوە ئەتوانی بپرسی ناتوانم بگوێم گوێم لێوەیە سەڵکیەوە فەرموو بەڵێ کاک پەیوەند بۆ شرۆڤەکانت لە بواری فیلمسازان دانسقەت ئەم شرۆڤە بۆ فیلمسازان چییە؟ زۆر باشە گوڵستان خان بەس پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەی بە ڕێزت بەمەوانێ لێرەوە خۆم بە خۆشحاڵەزانم پیرۆزبایەکی گەرم لە فیلمسازان لە کاک سەرکەوتی ئازیز دەستەکانی دەپوشم بەڕاستی ماندووی یەکەم بە ڕێزیانن وە پاشان خۆم و هاوڕێ شرۆڤە سازەکانی تریش بە بۆنە یادی دامەزراندی ساڵی فیلمسازانەوانێ ئەڵبەتە فیلمسازان بۆکو من ئەوەی کە من بیبینم شۆڕشێک بوو لە ناو سینەمای کوردیە دروست بووە لە ماوەی ئەم 4 ساڵەیە دەتوانم بڵێم شتگەلێ مەزنی پێشکەشی هەموو خوێنەرانی هەموو بینەرانی هەموو بیسەرانی خۆی کردووە چی لە ڕێی نووسینەکانەوە بێت چی لە ڕووی وانە گوتنەوەکانەوە بێت هیوای پەرەدانی زیاتر دەخوازم بۆ فیلمسازان و هەروەها حەزیش دەکەم هەر تێکەڵکاریەک بێ لە پاڵ ئەو پیرۆزباییکردنەیە ئەزمموی خۆم لەگەڵ فیلمسازانە پێم وا بێ سێمین ساڵی بنە لەگەڵ فیلمسازانە کە تایدا کاک سەرکەوتم ناسی زۆر دواوین لە دەرەوەی فیلمسازان لە دەروی لایفەکان مەبەستم بەڕاستی ڕووناکەرەوەی هزری هەمومانە فیلمسازان پاڵنەرێکی من وەکو خودی خۆم دەتوانم ئەوە بڵم ئەگەر فیلمسازان نەبوایە لەو باوەڕەدا نیم بەردەوام بوومە لە شرۆفەکردنم بۆ فیلمەکان لێرە ئەتوانم بڵێم فیلمسازان ڕۆڵێکی باڵای هەبووە لە بەردەوامی من لەبەرەوەی ئێمە چەندین فاکتەر هەیە لە کۆمەڵگەی ئێمە بەداخەوە هەندێک جار دەڵێن بۆچی ئەنووسی بۆچی ئەڵێیت بۆچی ڕوندەکەیتەوانێ بەڵام فیلمسازان پاڵنەری یەکەم بوو بۆ بەردەوامی من وە کاری جوانتریش لە ڕێ بێت هەبوومان پێکەوانە دەست لە ناو دەستی یەکتری هیوادارم ئەمە وەکو ڕوونیەک نازانم ئەگەر وازەح بێت دەنگیشم باش گەیشت بێت خۆم وەکو پیرۆزباییش چاوەکەمی کاک پەیوەندجان زۆر سوپاس دەکەین ئەی کاک پەیوەند
کەم و کوڕی چی بینی لە فیلم سازان؟ کەم و کوڕی من تەنها یەک تێبینیم هەیە لە فیلم سازان بەڵێ پێم وابێ پێشتر خۆم و خۆ دەربارەی ئەوە دواوین کاک سەرکەوت بەڵێ فیلم سازان وەکو پەیجەکە تەنها ئەوەی کە من بیبینم یەک شتی گرنگی پێویستە بازاڕگەری بواری ڕێکلام لە پێگا کۆمەڵایەتیەکانەوەی کە پێی دەگوترێ بە زمانی مۆدێرنە سۆشڵ میدیا بەڵێ ئەوە زۆر گرنگە بۆ ڕاکێشانی زیاتری بینەر و بیسەر و هەروە خوێنەریش من تەنها ئەوە بە خاڵی وەرچەرخانە بین گەر ئەو کارە بکرێ بە بازاڕگەریە بکرێ دڵنیام دەگەینە ترۆپک هەر ئەوەندە ئەوە تەنها سەرنجی منە بۆ فیلم سازان ئەگینا هیچ شتێکی تر لە کەم کوڕی نایبینم دەستان خۆش وێ و من لە سەرەتای قسەکانیشە ئاماژەم پێدا شۆڕشە فیلم سازان خۆی بۆ خۆی شۆڕشە چاوەکەمین وەڵاهی کاک پەیوەنجان ئەوەی کێشەیەکی گەورەیە چونکە من خۆتەزانیت بە تەنهام و پێگە کەش وەکو وتم هەر پێشتریش باسم کرد بە خۆبەخشە ئیترم خۆبەخشە وای کردووە ناتوانم برادەرانی تر لە خۆم کۆبکەمەوە ئەمە بووە بە کێشەی گەورەمان ئیتر وەکو کە ناتوانم برادەرانی تر کۆبکەمەوە کەم کەسەیە بتوانێت بە خۆبەخش بێتە پێشەوە چونکە بژێوی ژیانی من ناتوانم دابینیکەم ڕاکێشانی فان بوو نەوانی کە بۆ نمونە لە ئەوەی کە پێی دەگوترێت لە ناو باسنەیەکە کۆمەڵە کەسانێک بین و هەر ئەوەندە نە ڕاکێشانی بینەر دەرەوەی باسنەکە گرنگە بینەر ئەوە زۆر کردە پێم وابێ جایکیان باسی شتێکمان کرد خۆم خۆرۆک و لایەنێکی گەڵتەئامێزی کابراایەک دوێکی دانابووتە ناکورسیەکەی بوو بڵێ مەبەستەکەم لەوەیە کاک پەیوەنجەم من ناتوانم ئێستا فیلم سازان ئەلبەتە بەربڵاوتر بووە ئێستا فیلم سازان پەیجەکەیە ئەکاونتەکەیە لەگەڵ ئەکاونتەکە ئێستا لەم کاتەیە لە با بڵێن ئەنستگرامیشمان هەیە بێجگە لە ئەنستگرام لە تویچەریشمان هەیە لەم هەموو جێگەیە بەیەکەوە خۆتەزانیت ئەمە هەر هەمووی ئیشی ئەوێت منش ئیشیکەی خۆم ژیانی ڕۆژانی خۆمەیە بۆیە ناتوانم لەگەڵ یا بەردەوام بم یعنی ناتوانم دەستم بچێتە ئەمیان چاکەم یان چاکەم هەر خۆتەزانی دانی بەس لە پەیجەکەیە ئەگەر بتەوێت ئەبێ کۆمەڵە شتی بۆ بکەیت هەتەنانەت پارەشی لێسەر بکەیت بۆی زیاتر بەربڵاو بێ ئەنستگرام ئەوێت تویچەر ئەوێت بۆی فاڵەوەەر زیادکەیت بۆی خەڵکی کە بێنیتە ناوەوە لەم ڕۆژانە برادران ئاگاداریان کردمەوە هین بکەمەوە تیکتۆکش بکەمەوە تیکتۆکشم کردەوە بەڵام هەرچەنەکەم سێرەکەم نازانم چۆن لایڤەکان لە تیکتۆکش بەشداری پێ بکەین وتیان لەوەیە خەڵک زۆر بیبینێ شتێ داهات بێت بۆ فیلم سازان بۆ یارمەتی داد ئەمە پێشنیاری لیناخان بوو بەڵام ناتوانم یعنی توانام بەسەریان ناشکێ کەسانی ئەوێ بێت خەریکی ئەو ئیشانەوێ ئەوەیە مەسەلەکە من لەگەڵتم ڕاستەکەی من دوو خاڵم لا دروست بوو لە پای قسەکانی جەنابتان یەکەم ڕاستی تۆ هەر خۆتی وەکو کوردەواری ئەڵە تەنیا باڵا قسەیەکی وامان هەیە بەڵێ شایانی ئەوەی کە خەڵات بیتوانێت لەوانەیە من لای خودی خۆمەوانەیە گەڕایتەوانێ بە سەلامەتی من لەوانەیە وەکو خودی خۆم خەڵاتت بکەم چکە شایستی بەڕاستی تەنیا باڵە بە تەنیا ئەو هەموو ئیشە قورسە بتوانی بیکەی جێبەجێکی لەملا لەولا وە سەرنجی دووەم خاڵی دووەم بەداخەوانێ گەر تۆ ئەو کارش بکەی هەندێک جار دەبینیت لەبەر ئەوەی پلاتفۆرمی فیلم سازان وەکو شۆڕشێکی هزری وایە بەداخەوە کۆمەلگای ئێمەش ڕوو ناکاتەوە شۆڕشە هزری بەڵکو ئەگەر شتێکی کۆمیدیا ئامێز بێت شتێک بێ ئەوەی کە لە بینی دوو کەوانەیە پێڵەن مەزەخانە بینەری زۆرترە بێت دایمەن هەمومان ئەو واقع ئازانی ئەو کەتوارە ئازانی لە دنیاە هەروە بووە بە تایبەتی لەناو کووردا بەداخەوە شتێک کە هزر دۆستی تیادا بێت هۆشیاری تیادا بێت بینەری بیسەری خوێنەری کەم
ئەوە بزانم کاک پەیوەند بەڕێستان شتێکتان بۆ ناردن ڤیددیوەیەک کوڕێک کورسیەکی داناوە ئەوەی کە ئێستا باسەگر هیچ نەبوو چەند هزار کە سەیری کردبوو بەڵێ 1000 کەس بەتەنیا بە دیار کورسیەکەیەوە لە کاتێک کابرا پێم وابێ لەوانەیە کە لە ڕووی زێنیەوە تەواویشتی بەس یعنی شتێکی زۆر جوانی وتبووی دەم بەس کورسیەکە ئەوەنە خەڵک بە سەیرێکە یعنی شتێکی وتی بووی بە من ئەڵێن شێت و بە خۆتان ئەڵێن ساخ ئێستا کامان شێتەکەی ئیتر ئەوە هەرەبێ بەس ئەی کاک پەیوەندجان پێشنیارت چییە؟ من تەنها پێشیارم هەر ئەوە بوو وەکو پێم وتیلایەنە بازارگەرەکە و تیا دوین بەڵام من حەزەکەم سەرنج لەسەر شتێکی تر بدەم ئەیش زەڕورەتی فیلمسازان ئەو خاڵە زۆر گرنگە هیوادارم ئەگەر لە دوای منی شەو کەسانی تر هەیە ئاماژەی پێ بدەن زەڕورەتی فیلمسازان بوونی فیلمسازان لە مایم 4 ساڵەیە بەڕێی من بە بۆچوونی من بۆیە ناوم ناشۆڕشی فکری ئەو وشەیە هەروە ئەڵێ بە هەوانتە هەڵم نەبژاردە وڵم شۆڕشی فکری شۆڕشی هێزری بۆ فیلمسازان لای من وەکو شوێنگەیەک وەکو کۆڕبەندێک وایە باشە با بڵێ هۆکاری یەکەم بووە بۆ خوڵقاندنی ڕووبەرێکی گفتوگۆ مشتومڕکردن کاکسەکە ئەم لایفکردنە خۆی لە خۆیە هەر کۆمنتەکانی ئەو بەڕێزانە ئەو بینەرە ئازیزانە خۆی بۆ خۆی گفتوگۆ دافرێنێ ئەمە چێ کردوێتی دەڕێی فیلمسازانەوەی وایە ئەمە یەک دوای ئەوە بۆ چوونی من زەڕورەتێکی تری فیلمسازان بۆ هۆکارێک بۆ گۆڕینەوەی ئایدیاکان زانیاریەکان بەڵێ ئەوە زۆر گرنگە تۆ بتوانین لە ڕێی پلتفۆرمێکە ئەو کارە بکەیت یعنی چۆن ئایدیاکان ئەو هەموو مامۆستا بەڕێزت هاتوونوانە دەڵێنەوانی ئەمە خۆی لە خۆیدا چییە ئاڵوگۆڕکردنی ئایدیاکانە لە ڕێگەیەوان بینەر فێری شتگەلێک دەبێت کاک پەیوەندجان زۆر سوپاسی بەڕێستانەکەی نازەمێکی کەت هەیە چونکە برادری تر خات و سارامان لەگەڵایە لە خەتە چاوەڕێیە دەربارەی زەڕورەتی فیلمسازان تەنها زۆر بە کورتی زۆر بە کورتی هۆکارێک بوو بۆ دۆزینەوەی تاکە بەهرەمەندەکان هەر ئەمەی خۆت کە ئەیکەیت و بەڕێزیان گوڵستان خان و ئەو چەند فێرخوازی تر بەڵگەیە یعنی لەسەر ئەوەی کە ئەزمموی ئێوە پێشکەشی چێ کراوە ئەو فێرخوازانە ئەمە لە ڕێگەی ئێوەوانێ توانرا تاکە بەهرەمەندەکان دۆزرێتەوانێ بۆ چوونی من بڵاوبوونەوەی هۆشیاریشە لە ناو کۆمەلگەی کوردیە سازان بڵاوکردنەوەی هۆشیاریە گەورەترین بڵاوکردنی هۆشیاریە ئەگەر بمانوێت توانین لایڤێکی لەسەر بکەین تەواوەتی لەسەر زەڕورەتی فیلمسازان بکەین پێ چۆنە بەدڵنیایی بۆ هوشیاری کۆمەلگا یەکێکە لەو چەمکانی کە ئەرکی فیلمسازانە لە سەری سەرەوە ئەرکێکی گەورەیە فیلمسازان کە فیلمێکەکەن بۆچی ئەیکەن بۆ هوشیاری کۆمەلگانیە بۆ هوشیارەکەیەتی بێگومان یعنی ئەی چۆن تر کاک سەرکەوت هاوڕێم هەیە دەڵێ لە ڕێی فیلمسازانەوانێ باشە من فێری ئەوە بووم بیر لەوە بکەمەوانێ سیناریۆیەک بنووسم بەتوانایە لە دەستی نووسیری هەیە ئەمە بۆی چیە خۆی ئەڵێ بۆی فیلمسازانەوە ئێکەواتە بۆتە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی چی دروستکردنی فیلم بۆی سیناریۆ تۆ فیلمیش دەتوانی دروستکەیت بەدڵنیایەوە نە هەر ئێستا و فێرخوازانەوەتانی ئێستا گوڵستان خان من یەکێکە لەو فێرخوازانە و وەکو خۆشی باسی کرد کاگلالۆ باسی کرد کاکاریات باسییان کرد کە لە سەرەتاوە بوونە ئاگادار نەبوونە دەردی وابزانم گوڵستان بۆ وتی ئێمە نەمانەزانی قەڵەم بگرینە دەسەوە مەبەستی لەوە یعنی بیرۆکەی سیناریۆ بیرۆکەی فیلم بنووسین بە هیمەتی مامۆستا سارا و کاکاوە و یعنی ئەوەتانێ گەشتە ئەو ئاستە ئەمڕۆ من حەزمە کرد هانی بدەم بۆی لەگەڵمان نابێت وەکو پێشنیارێک دەست پێ بکە ئەگەر هەڵە ئەکە هەرچیەکە بێت کێشە نییە بەس با بێت بیکە باز بێت
بەردەوام بێت هەمووی لە هەڵەکانەوە فێرە بێ هەمومان هەر من خۆم هەڵاتم ئەوەیە ئەمێ ڕێی بۆ خۆشکەم بێتە ناوە ئەگەر من بۆ ڕێ بۆ خۆش نەکەم بۆ کاگلالۆ ڕێ خۆش نەکەم بۆ کاکە هەریال ڕێ خۆش نەکەم بۆ بێساران و دوو برادەرمانەیە کاک بێساران و کاک شکۆ فێرخوازی با بڵێن لە قۆناغی 12 بنەڕەتین نەیانتوانی ئەمڕۆ بێن لێرە بەشدار هیواداری بۆوانەکانی داهاتوو بتوانن تاکۆی ژەگەر شەرمێکەیە بشکێنرێت لەبەر شەرم ناکاک پەیوەند خۆتە زانی لەبەرەوەی لە قۆناغی 12 بنەڕەتین دەرفەتیان کەمە 12 ئامادەی بنەڕەتی نازانم ئامادەیە چیە ئامادەکردنیانەیە بۆ تاقیکردنەوەی نیشتیمانی من لەو کاتۆ بەجێ مێشتۆ کە پێڵن پیانەوت شەشی ئامادەی دەست خۆشخۆی وا بوو دوایی گۆڕانکاری بەسەر من لەو کاتۆ بەجێ مێشتۆی تر نازانم ئێستا بۆ بەچی 12 چۆیە نازانم من زۆر خۆشحاڵم کاسەرکەوت هاوڕێیانی لەسەر خەتن باوانیش دەرفەتیان بینێ چاوتان ماچەکەی بۆ زۆرەتی فلیپ سازان کرا شتمان زۆر پێ لێرە شت هەیە سپاس بۆ ئەتوانین لایفی تری لەسەر بکەین چاوتان ماچەکەم دەبارە و هەزار بارە کاتێکی گەرم کاتێکی ئازیزان بزانین تابانخان دێتە خەتەوە تابانجان بەخێر بێتەوە نازانم چی بوو دیارنەمای لەبەرەوەی مۆبایل بەکارهێنم نەمبینی هەموو شاشەکەم نابینی کلیکی کەم وامزایی لە ناو ستۆدیۆم نووسرا بوو لە ناو ستۆدیۆی هۆستەکە ئێستا ڕێگە دەیا بچیتە ناوەتە بۆ خۆم چاوەڕێم لەو ساکەوە ئادەی ئەوە ئێستا مامۆستا سارامان لەگەڵایە حەزەکەی بەڕێستان پیرۆزبایی لێ بکەن مامۆستا سارا گیان بەخێر بێ طبعاً من خۆم پێشەکەم مامۆستا سارا خێر بێ یەکێکە لە توانە بە پێزەکان باڵاکان لە بواری چیرۆک و ڕۆمان اینجا بەشی فیلمسازیشی تەواو کردو و بزانم بەشی سیناریۆ نووسین و لە ئەزمونگەکەیە ئازیزان من ئەگەر یەک هەنگاو ماندوو ببێتم خۆم هەنگاوێکم نابێ ئەو 100 هەنگاوی ناوە من خۆم سوودم لێبینیوە ئەوەنە تواناکانی بەبرشتە مامۆستا ساراجان مایکەکەت گیراوە وابزانم بەخێر بێ مامۆستا ببورن کە مایکەکە گیرا بوو سەرەتا زۆر خۆشحاڵم کە لە شێوێکی وایە لەگەڵتانام و بەتایبەتی لەگەڵ تابانخانە زۆر خۆشحاڵم تابانخان و پیرۆزبایی خۆم ئاراستەی فیلمسازان و سەرجەم ئەوانە ئەکەم ئەگەر ڕۆژێک وانەیەکیان لە فیلمسازان ئاوت بێ یاخود سوودێکیان لە فیلمسازان وەرگرت بێ ئەگەر من بە کورتی باستە ئەزمموی خۆم بکەم لەگەڵ فیلمسازان جگەلەوەی پرۆگرامێکمان کرد لایڤێکمان کرد لەگەڵ مامۆستا هەڵگوردا پێم وابێ ئەو کاتە زۆر تایبەت بوو یعنی هەنێک کاتێ تۆ پێویستت بەوەیە خاڵی بیتەوە لەو شتەی کە چەند وەختە کۆیەکیتەوە لەلات پێویستت بەوەیە کەسێک گوێت لێ بگرێ پێویستت بەوەیە ئەوەی کە پێتە بیبەخشی جارێکی تر ئەوە زۆر گرنگە چونکە تۆ تەنها کۆکردنەوەی ئەو زانیاریانی لەلاتە بۆ خۆت هیچ سوودێک ناگەیەنێ و زائیدەن ئەوەی کە وەکو مامۆستا سەرکەوت باسی کرد خۆم دەرچووی بەشی فیلمسازیم و بە تایبەت سیناریۆ ئەزمموی نزیکەی 23 ساڵ نووسینم هەیە لە بواری ڕۆمانوسین و شەرابەت ڕۆمانوسین بە تایبەتی چکێکم هەوڵێکی زۆر لۆ پێناوایە داوە ئەزمونگەری سەرەتا کە مامۆستا سەرکەوت بە منێوت پێما بوو بۆ یەکوانەیە وتم یەکوانە وتی چەندت پێویستە ئازادی بە هەر حاڵ ئەگەر تۆ بتەبێوانی سیناریۆ بڵێیتەوە پێم وابێ تەنها فۆرماتی سیناریۆ نییە کە بیەی بە ئەو کۆمەڵە کەسەی لە بەردەستان و تەواو بەجیان بێڵی ئەوەندەی کردنەوەی خەیاڵ و فکر و ئەندێشەی ئەو خوێندکارانەیە کە لەلاتن زۆر گرنگە پێم وابێ نزیکەی 5 مانگ 6 مانگ نازانم بەڕاستەکەی کاتێکی زۆر بوو من لەگەڵ ئەو ئازیزانەیە بووم
هەر یەکێک لە نووسینەکانی خۆیان هەر یەکێک لە بیرۆکەکانی خۆیان پەرەمان پێ ئەیە هەنگاو لەگەڵ یا ئەڕۆشتین یعنی زۆر جار ئەوان بیان لەش چی زۆر گەورە ئەکردو ئەموو نا تۆ جارێکە ئەبێ لەرا بوەستی تۆ پێویستت بەوە نییە بۆ هەنگاو گەورەیە بڕۆی تو جارێکە با ئێمە لە فیلمی کورتەوە دەست پێ بکەین با ئێمە لە دیمەنێکەوە دەست پێ بکەین کە پامێکی زۆرمان باتێ و خۆشببختانە زۆرێک لە سینناریۆکان ئەوانەی کە ئەهاتەوە بەردەستم جێگەی خۆشحاڵی بوو کە هەوڵمانەیە چاکیکەین هەوڵمانەیە بۆ نمونە بیرۆکەکەی کاکە شکۆ بیرۆکەکەی کاکە لالۆ یعنی یەک بەیەک جاری وا هەبوو ئێمە جگە لە فیلمسازان بە سەعات لە فەیسبوک مناقەشەمانە کرد دەرفەتمان هەبوو بۆەوەی کە زیاتر ئەو ئایدیا بەرەو پێش بەرین جاریوا هەبوو چەند جارێک من سینناریۆکەمە خوێنەوە ئەموتنا ئەمە بەو شێوەیە نابێت جارێکی تر بینوسەرەوە ئەمەوێت ئەزمونێکی زۆر خۆش لەگەڵ بێسارانە باسکەم لەبەرەوەی جێگەی شانازیمە بێسارانێکێک بوو لەوانەیە کە کۆڵ نایە بە هیوام بەردەوام بێ سینناریۆکی بۆی نام زۆر بوو کاتەکە یعنی نزیکەی 50 لاپەڕە بوو وەکی خوێنمەوە دوجار پێم وتم هەرکەمم کرد دواتر چۆنەڵی کۆنتترۆلم کردوتم تۆ ئەبێ لە ماوەی دەدی من و دەلاپەڕام سینناریۆم بۆ بنووسیت ئەزمونێکی زۆر بوو مەبەستت چی بوو لەوە کە لەبەر ئەوەی دیمەنی زۆرە نووسی بۆ ئەوەی پەیامەکەی بگەێنێ حیواری زۆرە نووسی ئەویست لە ڕێگەی حیوارەوە پێیان بگەێنێ من ئەمیست کورتی کەم و پوختی کەمەوە لانی کەمەوەی کە ئەگەر هەفتا دیمەن ببابی کە بەدەدی من بزانێ ئەو پەیامی ئەو لەو دەدیمەنە ئەگات یان ناگە چونکە من خۆمێکێک لەوانەیە کە زۆر ئیشی لەسەرەکەم فیلمی بێدەنگە تۆ عنی کاتێک کە فیلمێگە نووسیت وەکو هەر لە جامیعەش ئێمە من هەمیشە ئەڵێم قەرزاری دوو کەسم یەکەم مامۆستا ئاوات عوسمان دووهەم دکتۆر دڵشاد کە هەر یەکیان لە بواری سینناریۆیە کۆمەڵێک شتی زۆریان فێری من کرد کە قەت ناتوانم لە یادیان کەم مامۆستا ئاوات هەمیشە پێوتین ئەوی سینناریۆکەت بنووسە بە بێدەنگ ئەگەر زانیت لە کوێ حیوار پێویستە لەوێ حیواردانێ ئەمە ببوو بە چۆنەڵی یاسایەک لە لای من یعنی ئێستا من نزیکەی 50 بۆ 60 سینناریۆ زیاترم هەیە هیچ کاتێک نەوەستاوم بەردەوام چیمە کرد ئەموت بە سینناریۆکان بێدەنگ بێ ئەمە لەویاوە بێ بە هەر حاڵ زۆر دڵخۆش بووم لەوەی کە من ئەو دەرفەتەم هەبوو لەگەڵ ئەوان سارەخان دەست خۆش بێت فیلم سازان چی خستە سەر ئەزمموی تۆ چی شتێکی چی بیرۆکەیەکی یایتێ مەسەرەن ویستم ئێستا هەر باسی ئەو خاڵە گرنگە بکەم چونکێکم بەڕاستی فێرگەیەک بوو بۆ من ڕاستە من وەکو مامۆستا لیا دەرسمەوتەوە بەڵام تەنها پرۆسەکە پرۆسەیەکی وتنەوەی وانە نەبوو پرۆسەیەک بوو کە من لەوانەوە فێری ئەزمون بووم لەوانەوە تێگەیشتم کە ئەبێت چۆن کەسێک فێری سینناریۆ نووسینکەی چونکەکەم ئەوە بۆ خۆی قورسە بۆ خۆی ئەزمونێکی زۆر گرنگە یعنی تۆ ئۆکەی هەچێکت هەیە بۆ خۆت ئەتوانی بینووسیت خەیاڵی خۆت بنووسیتەوە لەبەرەوەی وەکوتە من ئەزمونێکم هەیە ئەی ئەگەر من پێ بنێمە قۆناغێکی ترەوانێ چۆن بتوانم کۆمەڵە کەسم لە بەردەستا بێت و بەردەوام بم لەگەڵ یانەوە فێریان کەم چونکە فێرکردن زۆر گرنگە لەو پرۆسەی فێرکردنە ئەوان فێری منیان کرد من ئەم ئەزمونم گوێزایەوە بۆ مەکتب لە بەرەوەی لە ئێستا سپاس بخۆ مامۆستام هەرچەنە لە دەرەوەی شارە بەڵام ئەم ساڵ نزیکەی توانیم 8 فیلم لە مەکتب دروستکەم بە خوێندکار خۆی بەبێ ئەوەی من بەس تەنها بیرۆکەکەم لە گەڵاشێرەکردن ئەموو من ئەم بیرۆکەیەمەوێ کە بەو شێوەیە بێ خۆت ئازادی چۆن کامێرە بەکارهێنی چێکەیت و چی ناکەی لە چ ناوچەیەکی کوردستان دەرستەوتۆ وەڵا لە گاپیڵۆن لەگەڵ سروشتا وایە بەتەکید یعنی تەلەبەکان سەرەتا قورس بوو بەلایەن بەڵام من لەبەر ئەزمموی فیلم سازانم هەبوو توانیم خۆم بگونجێنم لەگەڵیان سینناریۆکان زیاتر سەبارەت بە چی بوو تێمای سینناریۆکانیان زیاتر چی بوو لەبەرەوەی ئامادەین خوێندکارەکانم حەزم کرد بە تەنها بە کۆمەڵێک شتەوە وابەستە نەبم کە
تەنها فێربوونێکی سەرەتایی بێ بزانم ئەوان خۆیان چیان لە مێشکایە یەکێک لە خوێندکارەکانم ئەزمونێکی کرد لەسەر نەخۆشی شێرپەنجە زۆر گرنگە یەکێکی تر لە خوێندکارەکانم کە کوڕێکە ئەزمونێکی کرد لەسەر جگەرە کێشان بۆ تەمەنی ئەوان زۆر گرنگە یەکێکی تر لە خوێندکارەکانم ئەزمونێکی کرد لەسەر گەیشتن بە ئامانج طبعاً کاتێک کە ئەوەم بینی زۆر دڵخۆش بووم بۆ بیرۆکەکەم پێوتبوون بەستە سەورم ناکرد بۆ جوانیە پرۆسەکە بە ئەنجام بگەێنێ دەستی مناڵێکی سەرەتاییە پیتەکانە نووسێ میم بینەر تێناگا ئەم پیتانە بۆ ئەنووسی ئێمە بۆچی ئەم مناڵەمان هەڵبژاردووە بەبێ ئەوەی دەنیتیابێ کۆتا وشە کە ئەینووسێ دووشەی ئامانجە ئەبینین کە ئەم کەسە کچێکە گەورە بووە ئەو ئامانجە لەسەر سەیدەلەی دکتۆرا چۆنەڵی ئەو سەیدەلەی کە ئەو سەدرەی کە لەبەری ئەکا بۆ پزیشکی ئەگەر غەڵەتم نەوت بێ قسەکە جوانە زۆر جوانە لەگەڵ ئەوە سەماعەکەیە دانی یعنی کە بینیم ئێوە بەش بە ساڵێک ئێوە بتوانەوە بکە زۆر زۆرە یەکێکی تر لە خوێندکارەکانم ئیشێکی کرد لەسەر یەکسانی و دادپەروەری کە زۆر تایبەت بوو یعنی چواری ئامادەیە ئیشێکی کردە بەبێ ئەوەی من تەنها پێم فکرێکم ماوەتێ تۆ توانی ئیشی لەسەرکەی چۆن ئەیکی من حەقم نییە کاتێککە بۆی هێنامەوە سیرەکەم زۆر جوانە دوو مناڵن باشە یەکیان باڵای بەرز یەکیان باڵای کورتە یەکی بلۆکێکدا ئەنێن بۆی دەستیان بگاتە دارێکی تو لێکەنەوە ئەوەی کە باڵای بەرزە زۆر ئاسانی دەستی ئەگاتێ بەس ئەوەی کە باڵای کورتە دەستی ناگاتێ بێت بلۆکەکەی خۆی خەڵەگری خاتە سەر ئەوەی ڕەفیقەکەی و بێکەوە دەستیانەگاتێ ئەی دەست خۆش تاوان وێنەتان گرت ئەم سینناریوانەیە هێشتا هەر هەمووی کراوە فیلم لەکوێ نمایشتان کرد وەڵاهی جارێکان مایشمان نەکردو چونکێکم خۆتە زانی دەوام ئەم ساڵ زۆر خراپ بووە ئەم ئەزمونە زۆر کەوتە دواوە چونکێکم بەبوونەی ئیمتیحانات و ئەوانەوە ئێستا هەنێکیان لە مۆنتاژایە ئیشەکان هەندێک لە ئیشەکان لە مۆنتاژە بەڵام بەڕاستی زۆر دڵخۆش بووم ئەم ئەزمونەی منۆکوتم بەشێکی زۆری لەوە ڕائەبینم کە من لە فیلم سازانەوە فێر بووم چۆن تەلەبەکانم ڕابێنم گرنگە بۆ ئێمە دەستە خۆش بێ زۆر سپاس لە ئایندەیە چی و پێ باشە ساراخان ینی کە سەکۆی فیلم سازان بیکات وەڵاهی لە ڕاستیە من عادەتیەن بەپێی کات و بەپێی مەجال متابعی بەرنامەکانەکەم ئەگەر لایڤەکانەکەم ئەگەر ڕاستەوە خۆش نەبێ هەندێک جار دواتر سێریەکەمەوە بەڵام ئەوی من پێم باشە لە ئێستاە بکرێت چونکێکم وەکو ئەبینین کەمترین بینەر سەیریەکە کە ئەو بۆ من جێگەی داخە بەرنامەیەکی وا باش پرۆگرامێکی وا باش کە کەمترین بینەریە بێ هەرچەنە ئەو هاوڕێی پێشووتریشمان زۆر جوان دەسەری دووە ئەو شتانی کە پوچن بینەرێکی زۆریان هەیە بۆ شتی کورتە گەڕێ کە ینی ئێسەوای لاتۆ تااقەتی شتی درێژیان نەماوە بۆ گەڕێن کە لەحزەیەک هەچی خەمەکانیانە بیریان چێتەوە لە تیکتۆکە مەسەلەن سێرەکەی ئێسا زۆربەی شتە گرنگەکانیش خەریکاچێتە تیکتۆکەوە لەبەرەوەی جم بینەری زۆرە ئاخر هەر بمانێ و نەمانەوێ دنیاکە دنیای مینیماڵ لە شتەکان ئەبێ کورت و پوخت بن و زوو بگەن زوو پەیامدار بن من پێشنیارێکەکەم جا نازانم ئەمە تا چەند قوبوڵ ئەکرێ خو جێبەجێ ئەکرێ هەر هەفتە و فیلمێک هەڵبژێرن هەر هەفتە و فیلمێک هەڵبژێرن ئەو کەسانی کێنە ناو لایڤەکەوە ئەتوانن هەریەکە و سەرنجی خۆی لەسەر فیلمەکە بات ئەو بۆ مشتێکی زۆر جوانە طبعاً ئێمە لە ئێستاە خۆمان نازانم کاتی هاوڕێیانی ترم نەگرتووە لە وەکو فیلم ئەناڵسی سەڵی تۆ شرۆڤەی فیلم زیاتر بەڵێ ئاساییە پێشنیارەکە بڵێ من کاکسەرکەوت خۆی دوایی من نازانم کاکسەرکەوت بەجێ هێشتین بەڕێوەی بەرین من بەڕێوەیە بەم فەرمووە مەسا سارە
نانا چاوەڕێ کاتی برادرانی کەسمە نەکردووە. نانا کەس نییە بەڵام بەس کاتی ئازیزانەوە نییە کۆمنتی ئەوان ئەگەر دەرفەت یەکەم بدەیت بە هەنێ لە کۆمنتەکان بخوێنمەوە هەبێ مۆلای تا برادێکیکە ئامادابێت چونکە نێ پرسیاری ترمانەبێت لە بەڕێستان با بزانم برادێکمان گلەی یەکمان لێکات حەز ناکەم گلەیەکەی هین بێت با بزانم قهارەڵێ جیاوازی مەکەن لە نێوان کۆمنتەکان واللهی کاک ڕۆزگارجان نازانم کام کۆمنتە چونکە کۆمنتەکان زۆرن بە من ئەزایکی بە من بێریان نەخوێنمەوە چکە خۆی لەسەر سکرینەکە دەرەکەوێت کاک سەرکەوت ببوورە بۆیە نەشم خوێنەوە هەنێکیان پیرۆزبایەکان دائەنێم پیرۆزبایەکان دانێم بەسەنێ برادرێ بۆچوونی هەیە سەرنجی هەیە ئێستا ئەوەی کاک ڕۆژگار قارەڵێ کاکە لۆ وەڵامی ئێمە نادەنەوە نازانم وڵی پرسیارەکەت لەکوێیە کاکە ڕۆژگارجان با بزانم پرسیارەکەی بۆچوونت هەیە وڵی کورتی کرد ئەگەر دووبارەی کەیتەوە بۆی بیبینین ئەوە نیە ڕۆم ماساڵێ هەرەڵێ دەمەوێت ئەوەنی هەموو نەکانی وا ئەخوێنمەوە بۆی گلەیەکەی بسڕمەوە ئەڵێ دەمانەوێت سەرنجی خۆمان دەگەر هاوکارمان بن ئەگەر هاوکارمان بن فەرم و وەڵڵاهی سەرنجتم نەبینیوە ئەڵێ هیوادارم بایەخ بە هوەری مناڵان بدەن بدرێ وەڵڵاهی کاک ڕۆژگارجان من شەخصی خۆم نازانم ساراخانیان تابانخانە گەراگیان لێبوو بێت تا لە کوردستان کۆمەڵێ گۆرانی و ئیشی مناڵانم کردووە من شانۆییم بۆ مناڵان نووسیوە شانۆیەکەم نووسی کاتی خۆی نەک نووسی هەر دەرهێنانشم کرد هەمووی گۆرانی بوو هەمووی شعری بوو ئەتوانم بڵێم لە کووردا یەکەم جار بوو شانۆیەک پێشکەش کرێ هەمووی شعری و گۆرانی بێ هەمووشی ئاوازی خۆم پێی مەبەستی لە فیلمسازانە لە ئێستایەوە بزانم مامۆستا فیلمسازان ناتوانین هەموو بەرنامەکان پەیوەست بێ بە مناڵانەوە چونکە هەمەلایەنە بەڵام لەسەر مناڵان کۆمەڵی ئازیز هاتوون وانەیان وتۆتەوە یەکێک لەوە مناڵ لە سینەما بەڵێ مناڵ لە سینەمایە باس کرا من ئەوەنەی بیرم بێ لە حازەرەکانە بەڵێ تەنانەت مامۆستا خوشکان وابزانام شێرکۆ کە تایبەتە بە مناڵی خاوەن پێداویستێ تایبەتەکان ئەو فلیمساز نییە و خانمە بەڵام هەر هێنامان بۆ ئەوەی وەکو ئامۆژگاریەک وەکو ئەزمموی ئەو داوا بکرێ لە ڕێ فلیمسازانەوە لە ڕێ فلیمسازەکانمانەوە فلیم دروستکەنەوە تا خۆی سەیری هەنێ فیلمی کرد ئەو فیلمانەشی باسە کرد ئەمە جێ خۆشحاڵیە یعنی ئەوانەمان کردووە کاک ڕۆژگارجان لە ڕووی دەرونیەوە بزانم مامۆستا من بیرم ئەوەی بیرم بێ باس کراوە دەرونی مناڵ و فیلم شتێکی وایان تەمەەن ئەوانەمان هەمی هەنێک باس کردووە هەنێک کەم بەڵام ڕاستەکە کەمتر بەڵام ئیتر کەوتۆتە سەر پسپۆری مامۆستاکان چونکە من ناتوانم بەسە مامۆستا سارا من ناتوانم وانەیەکی بەسرە فەرزکەم بڵێم مامۆستا سارە وەرە ئەو وانەیە بڵێرەوە ئەگەر پسپۆر نەبێت چونکە بێ خۆی بۆ هیلاکات وەنێ مامۆستاپۆری خۆی بەڵێ ئەبێ خۆی بۆ هیلاکە بەڵام لە بوارەکەی خۆی بێ ئێستا من نەتوانم یەک دنیا پرسیاری لێ بکەم لەم ماوەیە کە ئەزمونمان بەیەکەوە هەیە بە وردی باسی هەمویان بکات یعنی هەر باسی ئەو ستایلە لە خۆیەکەم مامۆستا سارە تۆ چۆن مامەڵەت لەگەڵ ئەم فێرخوازانە ئەکرد لە ئەزمونگەکەیە کە لە سەرەتاوە دەستیان پێکرد بوو کە ئاگایان لە ئەلفوبێ نەبوو لە فاریزە نەبوو لە ئەها خاڵەکان نەبوو مامۆستا سارە جواب بەمەوەیان ئەچیتە سەر فەرمو جواب بەرەوە ڕاستیەکەی پێشتر لەگەڵ تابانخان باسی ئەوم کرد کە فێرگەیەک بوو بۆ من ئەوە چونکەکەم یەکەم ئەزمون بوو کە بیت کۆمەڵێک کە زوا لێ بکەی نووسین پرۆسەیەک نییە بڵێ کتێبێک تێمێ لە بەری کە و بڕۆ سەعیدیا بکە و ئیمتیحانە و دەرەچیت شتیوانێ لە نووسینە ئەبێ سەرەتا فێریکەی چۆن چیرۆک ئەنووسێت ئێمە ئەگەر ئەوانەی لە هاوڕان بن لە هاوڕێیان لێرە بن بەردەوام پێمەوتن ئەبێت تۆ ببی بە خوێنەرێکی باش دواتر ئەتوانی ببی بە نووسەرێکی باش ئەوەیەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان کە بەردەوام من تەرکیز مەخستە سەریکێکی تر لە خاڵەکان
ئەو بیرۆکانەی هەیەە بە یەک ڤێرژن نەینووسن هەوڵ بن بە 20 ڤێرژن بینووسن ئەو 20 ڤێرژنە بۆ نمونە من ژنێکی نەخۆشم هەیە ئایا ئەم ژنەی من نەخۆشە ببورن ئەم ژنەی من ئەم کارکتەری من کە نەخۆشە حاڵ و وەزئی مادی باشە یاخود خراپە بۆەوەی جارێک بۆ ئاراستەیە بیبە جارێک بۆ ئاراستەیە بیبە ئەگەر وەزئی مادی خراپە تووشی چ گرفتێکی ترە بێ و ئەگەر وەزئی باشە ئایا ئەتوانێت پارە ئەتوانێت چارەسەری نەخۆشیەکەی کات ئەوە لە خاڵێکە لانێکی تر ئەم کەسە نەخۆشە کێت خزمەتی کە ئایا ئەو کەسێک کە بۆیە گرن خزمەتی کە یەت خیانەتی لێ ئەکە یا دڵسۆزە لەگەڵی کەواتە تۆ یەیت لە 5-6 ڕوانگەوە لە چەند ڕوانگە لە خەیاڵی خۆتا هەیە وەرە ئەو سیناروێت بنووسەرەوە ئەمە خاڵێکی تر کە ئەمە زۆر گرنگە لە سیناروۆیەوە ئەوەی کە من پێم گرنگە فێرخوازی کەم ئەوەیە کارکتەر بناسێت و کارکتەر سازی بکە ئەگەر تۆ کارکتەرەکەی خۆتت ناسی و کارکتەر سازیت کرد ئەبی بە کەسێکی سەرکەوتو یاخود سیناریستێکی سەرکەوتو خۆشبەختانە لە مانگی شەشە ئیشەڵڵا ڕۆمانێکم چاپە بێ ئەمێ لەوانە ئەو باسە بێنمە ناوی چەند کەسێک خوێنیانەوە یەکێک کە زۆر معجیبی بوون یەک خاڵکەتیای بوو کارکتەر سازی بوو بەس ئەزانن من ڕۆمانێکی 150 لاپەڕیم بە چەند ساڵ نووسیوە 7 ساڵ بەردەوام من لەگەڵ ئەو کارکتەرانەیە ئەژیام ئەمە چی لێ بکەم ئەوە چی لێ بکەم چۆن بیهێنم چۆن بیبم یعنی زۆر جارم بە خوێندکارەکان مەوت ئەو دۆخەی کە ئەو کارکتەرەی تیا ئیجبار تەکاکە ڕووداوەکەی ئەو ڕووداوەی کە ڕوو ئەیا بیخوڵقێنی نازانم لە گاندنی پێیاما زۆر خراپم کەوانێکم بەرێ بە هەنێ پرسیاری برادرانش بخوێنمەوە دواییتر پرسیارێکمان لێ کرد بوو مامۆستا سەرکەوت لە ئایندەیە چیت پێ باشە بۆ سەکۆی فیلم سازان ئەگەر بکرێت دوای ئەوەشەوەش جواباتەوە دوای ئەو پرسیاری لێ کە بە هەنێ پرسیاری برادران بخوێنمەوە باگلەیمان زۆر نەیەتە سەر لینا خان طبعاً وتم لینا کەسێکە بەردەوام پشتم بووە لە بۆ چوونەکانیە جێ خۆشحاڵیمە ینی خاوەنی فیلم سازانە من خاوەنی نیم ئەڵێ هەروەکو کاک پەیوەند ئاماژەی پێدار ڕیکلام زۆر گرنگە بە تایبەت بۆ فیلم سازان ئەگەر مانگی یەک جار بە $1 بێت فیلم سازان ئەچێتە ئاستێکی تر من هاوڕاتم لیناگیان هاوڕاتم بەڵام وەرە لیناگیان وەرە تۆ بەشی سۆشیال میدیای فیلم سازان بگرە دەستخۆت بی بە بەڕێوە ئەوە ئینستاگرامی هەیە تویچەری هەیە فەیسبووکی هەیە یوتیوبی هەیە پارە لە من بەڵام وەرە تۆ بەڕێوەی بەرە ئەو ئیشانم بۆ بکە ئەو ئیشانم بۆ بکە چۆن پێشێخیت باوەڕتانە بێ ئازیزان من داوای لێبوردن لە هەموو کەسێکەکە مەگەر وەڵامی کۆمێنتم نەدابێتەوە چونکە حەزەکەم وەڵام بمەوە بەڵام زۆربەی جار کاتم نییە نایبینم ئەوە کێشەی گەورەمە پێویستم بە کەسانێکە وەکو تۆ لیناگیان لە خۆشەویستیە پێتەڵێم هاروهاج بێ و بێ ئەم فیلم سازانە بکە بە ئاگر ئەوە لە خۆشەویستیە پێتەڵم کچێ دڵت گران نەبێ چیتە لیناوە ئیشێکیشە دەستکەوت تا کاک بابان ئەڵێ پێشنیارەکەم شیکاری بۆ چەند کورتە فیلمێک بکرێت باشی و خراپی ناو فیلمەکان ڕوون بکرێتەوە تا فیلمی تازە بە ئاگاتر بن من لێرە وەڵامێکی هەردووکتانە دەمەوە تۆ مامۆستا ساراش پرسیارێکی کرد وتی بۆ چوون پێشنیار بوو وەنە بوو مامۆستا سارا کە شیکاری ئەگەر دەرفەت هەبێت دوای ڕوونکردنەوە لەسەر قسەکەی خۆم بم و تۆ جوابی خۆ بە منی دوای قسەی خۆمەکە بەڵێ لەسەر فیلم یەکێ لە کێشەکان کاتە من کاتی خۆی نازانم تابانخان لەوەی ئاگای لێبوو بێ مێزگرتمان هەبوو چوارشەموانیشمان زیاد کرد داوایان کرد لە حەفتەی با بێ بە 2 جار چوارشەممان زیاد کرد چوارشەممان کرد بە مێزگرت
یەکێک لەوانە برادری ئازیزم کاک عباس عەبدوڕەزاق عەباسی ڤیدیۆ بە 5-6 هەڵقە وا بزانم مێزگردمان بۆ کرد هەموو چوارەمێ بۆ مامۆستا ئەمیر غوڵامی و کاکە دریس عەبدی و لەسەر فیلمی زەرێ وا بزانم سێر مێزگردمان کرد هەفتەی 2 جار بوو من سێرم کرد کاتم نابێت ناتوانم تەواو ناچار بوو موازم هێنا بەس یەکشەم بکەم اینجا مەسەلەی فیلم پێویستمان بۆیە کەسانێک بێت شرۆڤەی فیلم کات ئەو کەسم لەسەر ئەوەیە بڵێ مامۆستا سارا پێشنیارەکەی ئەوە بوو کاسەرکەوت بەڵام هەتا من کەسێک برادێک نەک بڵێمە دۆزمەوە هەیە زۆرە ئێستا بە مامۆستا ساراڵێم ئەم یەکشەمەیە یان ئەڵێم وەرە مەجالم داوە پێیان خو مامۆستا ساراگای لێ جاری وایە 2 مانگ دوای ئێستا ئەڵێم ئەم ڕۆژانە کامیت پێکرێ ڕۆژەکانم هەموو بۆ نووسیوە سێرەکەی مامۆستا سارا دەرفەتی نییە ناتوانێت ئێخۆ من زۆری لێ ناکەم چونکە ئەویش ئیشی خۆی هەیە مەسەلەن مامۆستا مەسەلەن کاک هەورازە ئەوە ئێستا بواە کاک هەورازمان لەگەڵا بواە مامۆستا دڵشادمان لەگەڵا بواە یان مامۆستا یان بۆیان ناکرێ هیچیان نەوتوە ئامادەنین ئێستا ئەمە کێشەکانە نازانین کاتەکەیان چۆنە لەوەیە بیریان نەمابێ ئیتر مەبەستن عنی ئەو شتانەیە برادەران ناتوانن ئەمە بۆ وەڵامی ئەو شتانە فەرموو مامۆستا ساراگیان سپاس دەکەم ئوستازگیان وڵێ ڕاستیەکەی پێشنیارەکەم لە 2 بەشا خۆیە گرتەوە هەر کامێکیان بێت ئەمە ئەتوانین ئەگەر حتمما پێتان بکرێ ئیشی لەسەرکەنێکێک لەو خاڵە گرنگانە من ئەزمموی خۆم ببورن هەمیشە ئەگوێزمەوانێ بۆ ئەو بوارانەی تر گروپێکمان هەیە بە ناوی گروپی هاوڕێیانی خوێنەر هەموو هەفتەیە کتێبێگە خوێنینەوە و بە ئامادەبوونی نووسەر مناقەشەی کتێبەکەکەی بڵێ وەکو ئەمەی لەندەن بوو کڵەبەکەی لەندەن بەڵێ بەڵام ئێمە هەر دانیشتنەکەین لە نووسەرانە قسەکەی ئێمە لەسەر چییە هەنێک کات هەیە ئێمە ئەڵین خۆش بوو تەعاان ئەمە بۆ فیلمیش گونجاوە ئەڵین خۆش بوو یا ئەڵین ناخۆش بوو بەس خۆشی و ناخۆشی نیە ئەو پێوەرانە چێکەوە لە تۆکە کە ڕۆمانێک گەخوێنی تۆ ئەڵێ بەچێژەیان خۆشە و بۆ فیلمیش عینێن شتە جاری وایە تۆ ئەو فیلمە چییە کە سەرنجی توی ڕاکێشاوە ئەو پۆینتانە چین کە گرینگە بەلای تۆ لە فیلمەکەیە پێشنیارەکەی من لەسەر ئەو خاڵەیە ئەگەر بێت و هەر هەفتێک فیلمێک هەڵبژێرین باشە ئەگەر بە 4-5 کەس مناقەشەی ئەو فیلمە بکەین بۆ نمونە من هەمیشە لە ڕوانگەی خودی چیرۆکەکەوانێ باسی بابەتەکە ئەەکەم طبعاً باسی کتێبەکەم بەڵام لە فیلمیشە عینەن شتە بۆ من کەسێکی تریت لە ڕوانگەی لایتینەوانێ مناقەشەیەکە کەسێکی تریت نەخێریت لە ڕوانگەی دەرهێنانی خۆیەوە خود لە ئەو بوارەی کە تایەت مناقەشەی فیلمەکە ئەکا ئەمە دەرفەتێک بێ بۆ ئەوەی ئەو کەسانی کە فیلمەکە ئەبینن هەندێک جارێ ڕەنگە حەست بکەن بە کورتە ڤیدۆیەک بینێرن تۆ ڤیدۆکە لە فیلمسازان دابەزێنی مەرجنیە هەر مناقەشەیەک بێت و مناقەشەکە لە چۆنەڵی لایڤێکا بێ مەرجنیە لایڤ بێ بۆ نمونە ئەم هەفتەیە چەند فیلمێک هەڵەبژێری دانی ئەڵێ ئێمە ئەم هەفتەیە ئەو فیلمەمان هەیە چەند کەس چەند بینەر حەزی کرد فیلمەکە ببینێ لە دواترا سەرنجی خۆیمان بە کورتە ڤیدۆیەک بۆ بنێرێ جا ئەتوانی لە کۆتایی یەک شەوە هەموو ڤیدۆکان بنیتەوە لای یەک و دای بەزێنی یان ئەوە تا ڤیدۆکان بەش دابەزێنی کە ئەمە واکە بینەرێکی زیاتری هەبێ بۆ بە یەک مەبەست بۆ نمونە منیتیام من ڤیدۆکەی فیلم سازان لای خۆم شێرەکەم ڤیدۆکە شێرەکەم کە شێرم کرد من نزیکەی بۆ من ڕەنگە 2000 فرندم هەبێ ئەو 2000 فرندە گەر 50 کەسی شانسێریکە کافیە تێگەی ئەمە پێشنیاری منەی تر نازانم دوجار چۆن مامەڵی لەگەڵەکرێ و ئەشکرێ هەر جارێک ئەو فیلمەی کە هەڵە بژێرێ چەند کەسێکی تایبەتمەند بێن قسە لەسەر فیلمەکە بکەن بۆ نمونە فیلمی زەر هەر فیلمی ئەوە کە باست کرد
چۆن ئەو توانیوێتی و پەیامە بگەینێ بۆن من لە ڕێگەی و گوێزانی دەستی بە ئێ ماڵەڵێ کورد ڕەچەڵەکێکی بەهێزی هەیە ئەگەر ئێمە ورد بینەوانێ لە شیتەڵکردن و شیکارکردنی مانە دیارەکانی کە بەرچاوی بینەرێکی ئاسایی ناکەوێ من جارێک یەک قسەم کرد بە مەبەست پرسیارێکم نووسی لە فەیسبوک نووسیم بۆچی نووسەرەکان یا ئەوانی کە خوێنەرن چاویلکە بەکارەهێنن زۆرێک لەوانە وتیان لەبەروی کتێب زۆرە خوێندنەوە بەس نا من مەبەستم ئەوە نەبوو من مەبەستم ئەوە بوو کە ئەوان دنیایەکی ترە بینن کە کەسێکی ئاسایی نایبینێ یعنی هاتۆ چۆن وا بکەی بینەر وا لێ بکەی بە شوێن ئەو پەیامە نادیارانە بگەڕێکە لەناو فیلمێکە هەیە بۆ نمونە لە فیلمی بیرەوەریەکانی سەر بەردا لە فرەیمێکە زۆر شتمان پێ ئەڵێ کاتێک کە ڕۆژی نەکەوێتە بینی لە یەکێک لە گرتەکانە لەبەر چاومە ڕۆژی نەکەوێتە بینی دوو کارکتەرەوە یعنی ئەو فرەیمە ڕۆژین لە نێوان دوو کارکتەرا پیشانەیە کەسێک دانیشتو و کەسێک ئەڕوا بۆ ئەمەمان پیشانیان لەبەری ئەو لە نێوان بڕیارێکی قورسایە چی هەڵبژێرێ یعنی خۆ تەنانەت ئیخراجی فیلم هەر ئەوەی تۆ کامێرەیەکت بەدەستەوە بێت و تەسویرکەی تۆ فێرخوازبێنی من زۆر جار قسەم لەسەر ئەوە ئەکرد کە چۆن پەیامەکانیان کورتکەنەوە بۆ نمونە تەعزەیەکمان پیشان نەیە یەک وێنەمان پیشان ناکە خەتێکی ڕەشی بەسەر هاتوویترەمە تێگەین کە و کەسە مردووە مەساسارە لەسەرەوە بۆ چوونەی بەڕێستان بۆ گەنگەشەی فیلمەکان با بڵین ئێمە لێرە وەکو برادەرانی ئەمریکیەکان برادەر ئەمریکیەکانم ڕێکخراوێکمان هەیە منەوە ماوەیەکە ناچم بەڵام مانگانە ئەچوین سەیری فیلمێکمانە کرد ئەو فیلمانەی کە با بڵێن لە باکسۆفیسە لە فرۆشە لە بازاڕە پلیتی زۆر نەفرۆشرا و زەرەری کرد یان ئەو فیلمەی هۆکارەکەی چی بوو کەوت یا با بڵێن ئیژی جوانی تیا کراوە بەڵام نەکەوتە بازاڕەوە بڵاو نەبووەوە زۆر دەنگۆی باشی نەهێنا سەرکەوتنی بەدەست نێنە لێرە ناوترێ فیلمی خراپ بەڵام ئەڵێم چییە اینجا بۆ ئەو فیلمانە مانگی جارێکە چوین سێرمانە کرد کۆمەڵێک بووین سێرمانە کرد و مناقەشەمانە کرد بۆی بزانین کێشەکانی کەم و کوڕیەکانی فیلمەکە لە چیا بوو لەکوێیا بوو ئەوە هەیە بەڵام لە فیلم سازان ئەوە تا بۆ نمونە من ئێستا کاتێک کە ئەمەوێ فیلمێک بێنم ئێستا ئەم لیستەی بێتەوە فیلمی ئالووداێنین کاکسیروانە بەیەکەوە گەنگەشەیەکەین شیتەڵی فیلمەکەکەین ئەمە خۆشە بەس فیلمەکانی تر ناتوانم بیان بینمەوەش لینکەکەی بەس کاکسیروانە ئەڵێ من لە ڕێی خۆیەوە بیبینم چونکە من لێرەوە نایبینم زۆرێک لە فیلمەکان خۆ لە یوتیوب هەن زۆرێک لە فیلمەکان لە کورسینەما هەن با ئێمە وابەستە نەبین بە تەنیا ئەو فیلمانەی کە کوردین و ئەوانە زۆر زۆر باشترە گەر مناقەشەیان بکرێ بڵێ هەر من یەک نمونەکەمێناوە بەڵام جارێ لە بەرنامەیە وەکوتم دەرفەتەکە زۆر دەورە بینێت ئێستا بۆ نموناگەر تۆ بێی ئەو بەشە بگریتە خۆت من ستۆدیۆکە و فیلمسازان ئەو ڕۆژەی تۆ دایانی بۆ گەنگەشەی خەمە بەردەست و من دانیشم سەیرەکەم ئینشەڵڵا ئەمەکت پێ بڵێم ئوستاز یعنی زۆر بە خۆشحاڵی و منەوە قسەکەمە نزیکەی 15 کەسین لەو گروپە 15 بۆ 16 کەسین زۆر جارکە نووسەر تەلامە ئەڵە خۆزگەم پێشەوەی من کتێبەکە چاپکەم بمابێ و بم خوێنایەتەوە یعنی من بۆی ئەم بەراوردکاریاکەم لە بەروی فیلم و ڕۆمانێک یاخود چیرۆکێکی جیاوازێکی لە بەری هەردووکیان بەرهەمێکی ئەدەبین و هەردووکیان چیرۆکن بمانەیە و نەمانەوێ نووسەرێک هاتە لامان زۆر جوان بوو وەسفی بێحەد جوان بوو وەسفی بەڵام ئەمە نە ئەو وەسفەی دووبارە کردبوو ئەمە نە ئەو وەسفەی دووبارە کردبەوە جا چاوی ئێمە زۆر تیژ بووە ئەو پێشنیاری کە بۆ تەکەم کارێگە کات کە ئەوانەی لەگەڵتان چاویان تیژ بێ یعنی سێرەکەم لە جێگەیە کاڵێ وەکو گوڵی ئەنی زۆر وەسفەکانی تری جوان بوو گوڵی دڕندە و نازانم چی پێم و دارستانێک لە گوڵ و وتم خاتونێک بوو خۆشەویستیم هەیە بۆی لێرەوە
وتم تێبینیم لەسەر کۆمەڵێکشت هەیە و تیچی وتمیێک لەوانە کە ڕاستە وەسپ زۆر جوانە بەڵام ئەم خاڵانە زۆر زیانی لە نووسینەکەی تۆیاوە بۆ نمونە هیچ گوڵێکمان نییە دڕن دەبێ وایەنە تو ئەبێ ئەو وەسفەی کە ئەیکەی لەگەڵ منطقا بگونجێ ئەی دڵکەکەی مامۆستا سارا وڵات دڵکەکەی دڕندەیە جاری وایە باسی درک ناکەین باسی گوڵەکەی سارە کۆمەڵی کۆمنتەکان زۆرن ئەگەر من لە کاتم گرت بێتن قسەکانی مامۆستا سارا زۆر گرنگن بەلامانەوە بەڕاستی دەستە زۆر حەزم لە قسەکانتە بەنیازم وانەیەکی کەی پێ بکەمە بێوانەیەکمان بەتاکید باشترە برادرانی تر بدەین مامۆستا سارای جام زۆر باشەکەواتە من جێتانە هێڵم بۆی دەرفەت شەوێکی خۆش و زۆر سوپاس دەکەین مامۆستا سارا مامۆستا سارا پێشنیارەکانە بە کورتی پێشنیارێک هەرچەنە پێشنیارە زۆر کرد بەڕاستی بەڵام قسەی کۆتاییت قسەی کۆتاییم پیرۆزبایی وەکو لە سەرەتاوتم لە کۆتایی شائڵێمەوە لە سەررجەم فیلمسازان و لە ئێوە و بە تایبەتی لە کاک سەرکەوت کە زۆر ماندووە من ئەزانم کە چەند ماندووە لەبەرەوەی کە ئەو فترێ بێکەوە بووین ئەمزانی چەندێکی لاکە بێ بە تایبەتی بە ئەو وانانەوە حتمما کە ئەو قسانێ من کردم بەشێکی زۆری پەیوەندی بەو ئەزمونگەیەوە هەبوو کە من وانم تیاوت بۆ چونکە وەکو لە ئەوڵیشە ئاماژەم پێە بۆ خودی خۆم فێرگەیەک بوو هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەگە خوازم و بە هیوای ئەوم کە بینەری فیلمە باشەکانی خوێندکار عزیزەکان بم سپاس بۆ ئێوەش تابانگجان پرسیارەکان دابنەمەتوانی بیخوێنی تۆ یار خۆ بێ خۆم بیخوێنمەوە وڵی مامۆستا چکە مۆبایل بەکارێنم زۆر ناخۆشە نەمزانی وایە خەمە نەبێ وردە بەڵام تۆ ئەتوانی ئەگە پرسیارت لا هەیە شتر لا هەیە لە من بپرسە باش من هەر لەبەر خاتری تۆ هاتم من میوانی تۆم دەی پێڵێ زۆر کەسی بەهێزمان ناسی لە بواری سینەما زۆر کەسی دڵسۆز بڕوام وایە هەموو سینەماکارەکان ئاشنا بوونە بەم پرۆژە گرنگە پێم وایە بووە بەهۆی ڕاستکردنەوەی هەڵەی زۆر لەو بڕوایم ئێستا بە وریاییەوە فیلم بەرهەم دێت کاک بابانگجان بەو هیوایی نێمەش چاوەکەمی نازانم میتر ئەو ڕۆڵە بە بۆنەی فیلم سازان و یارار خۆشیان ئەو بەڕێزانە توانایە زۆر کەسی بەهێزیان ناسی لە فیلم سازانەوە وایە ینی هەنێک کەس نەمان بینی بوو قسە بکە بە ڤیددیۆ بە وێنە بیبینین ینی قسە بکە ما بزانین چۆن نەتوانێت چونکە هەموو دەرهێنەرێک ناتوانێت پابلیک سپیکەر بێ ینی قسەکردنی ناوها پلتفۆرمێکی وەکو فیلمسازان بێت بەڵام هەمویان خۆیان تاقی کردەوە و هەمویان باش بوون و هەمویان توانای دەرزوتنەوەیان هەبوو ئەتوانم بڵم ینی زۆربیان زۆر باش بوون بەڕاستی بەڵێ لینا خان پێشنیاری دووەمی ئەڵێ پێشنیاری دووەم ئەنجامدانی ڕێککەوتن لە نێوان فیلمسازان و بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی بۆ گواستنەوەی ئەزمون و لێهاتووی خوێندکارانی بەشی فیلمسازی من لینا گیان پێشنیارەکەت بە هەند وەرەگرم لە ساڵی یەکەممان بوو وابزانم نازانم تابانگجان تۆ ئاگات لێ بوویان نا پێشنیارێکەوە ئاگام لێتە کاک سەرکەوت پێشنیارێکمان کرد فێرخوازەکانی بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی بێن لە فیلمسازان لە هەر لیستێک ئەوان بێن گەنگەشە دروستکەن شت بکەن پێشکەشکەن بەڵام تەنانەت ئێمە پێشنیارمان بۆ مامۆستاکانیش کرد بەڵام نازانم ئەو بارەی کە لە کوردستانە هەیە ئەوە شە بوو چی بوو نەکران نەهاتن هەنێک لە فێرخوازەکان گەنجەکان هاتن وانەیان وتەوە تەنانەت هەر گەنجەکانمان هێنا بۆی بێنوانە بڵێنەوە فێرخواز بوون لە هەردوو زانکۆ لە هەولێر و لە سلێمانیش هاتن بەڵام دواتریتر کە پەیوەندی بە هەنێکیانەوەکەم لەبەر هەر هۆکارێکە کە ناتوانێت یان خەریکی فیلمە من ناتوانم زۆریان لێ بکەم بۆ یەکێکە لە کێشەکان
پرسیارت هەیە لە من خۆت حازر بکە تۆ خۆت ینی چ هەنگاوێکی تازە و ناوە بۆ فیلم سازان چی لە ڕووی تەکنۆلۆژیەوە یا لە ڕووی فیکریەوە یان پرۆگرامی تازەت هەیە من ئەوڵی ئەم پرۆگرامەکە ببوورە نەمتوانی بێمە ژوورەوە لە ستۆدیۆ بەڵام چی هەیە خەونە چییە بۆ فیلم سازان مەڵێ نایەتە دی و توانام نییە وابزانە هەموو توانایەکە هەیە ئاوا خەون ببینە پێمان بڵێ بزانین خەونە چییە بۆ فیلم سازان من ڕێ لە خەون و هیواکان و پلانەکانم ناگرم یعنی ئەوەی هەمە باوەڕتانە بێ خەیاڵی وام هەیە ڕێ لێ ناگرم خۆم کە مەسەلەن سیارە لێ خوڕم یا لە کاتی ئیشم سێرەکەم مەجالم هەیە بیر بکەمەوە بە خەیاڵ بڕم بە خەیاڵە ڕۆم باش ئەتەوێت چی لێ بکەی فیلم سازان بەرەو چۆ بەری ئێستا بۆت باسەکەم چونکە یەکێک لە بنەماکانی فیلمساز و چیرۆکنووس ڕۆمان نووس ئەبێ خەیاڵی بەردەوام ئازاد کات ئەگەر تەنفیز شینەکە نەیهێنێتە دیش بەڵام ئازادیکە بە من بێ فیلمسازان بۆم بکرێت بیکەمە دەستگایەک و دەستگایەک گەورە ئەم دەستگایە هەموو ئەو وانانەی یەکەم شت هەموو ئەو وانانەی کە هەیە وتراوەتەوە کەسانی بۆ دابنێ مەگەر بتوانم موچەیان بەمێ کەسانی بۆ دانەموانەکان بنووسنەوە بە سەرپەرشتی ئەو مامۆستانی کەوانەکەیان وتۆتەوە بینووسنەوە هەڵەچنی بکەن پاک بکرێن بە کتێب هەروەکو چۆن ئێستا لە یوتوب لە تویچەر لە فیلم سازان سەرچاون باوەکو کتێبش ببن بە سەرچاوە یعنی ئێستا 184 وانەیە باشە 184 وانە بە سەتی بێ بە کتێب یعنی 100 کتێبمان خستە کتێبخانەی فیلم سازانەوە جوانە خەونێکی زۆر جوانە مێکێکە لە خەونەکانم هەموو وانەکان نێڵم هەمووی ببێت یعنی ئەگەر مەسەلەن لە 2 وانە 3 وانەیە بابەتە جوانەکان هەڵبژێڕێ بکرێن بە کتێبەکەویش بێت شەر نییە هەموو ئەموانەیە ئەمە یەک دوو هەر ئەوە نەبێ لێرەوە من خەونێکی کەمێ بیکەم بە تەلەڤزۆنێک بێت تایبەت بێ بە سینەما هەر نەکەرە موانانە فیلم سازەکان پەیوەندیان پێوە بکەین فیلم سازەکان بێن فیلمەکانیان لێ بدرێت لەو تەلەڤزۆنە بەڵام و کاتێک کە خەڵک سەیرەکە بە پارە بێ بە ڕێگایەکی وا بێت بۆی تەلەڤزۆنەکە پارە بۆ فیلم سازەکەش پیاکەن بۆ دەرهێنەرەکان خاوەن فیلمەکان خەڵکیش سەیری کات و لەگەڵەوەی کە خەڵک ئەو شەوەی کە سەیریەکان هەر ئەو شەوە ئەگەر بکرێت ئەمە بەشێکی چۆن بڵێ نەک کەناڵێکی بەرنمەیەکی لە شەوێکە سەعاتونیەکماندا ناو فیلمەکە لێدرێ دوای سەعاتێک سەعاتونیەکەش بۆی مناقەشەی فیلمەکە بکرێت مامۆستایەکی فیلمساز کەسێکی فیلمساز لەگەڵ دەرێنەرەکەی بێن شیکاری فیلمەکە بکەن تا فیلمی کوردیە فیلمی کوردی اینجا فیلمی بێگانەش هی هەرچ میلەت دەکە باشە ئاستی فیلم سازانت بە دڵە خۆت یان هەستەکەی باشتر بۆ ئەتوانی باشتری کەیت مەسەلەن لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی چیەوە مەسەلەن خۆت دەزانی زیاتر کێشەکانی چییە چکە خۆت بەڕێوەی ئەبەی بە زۆر جار وەکوتم ئێستا باشە بەڵام کێشەی سۆشیال میدیام هەیە با بڵێن ناتوانم بەسەری ئازاڵ بم کەسی کەی ئەوێت ئاگای لەو بوارە بێت بۆی ئیشی لەسەرکرد ئەوان بۆم ئەوە کێشەی کەم و کوڕی گەورەمە بۆ نمونە لەوانە کاک پەیوەند جارێکیان پێی وتم وتی کاک پەیوەند بۆ ئەوە بوو نازانم بۆچی بوو بە بەشەکانی تر بوو وتی هینی کەمە ئاکتیڤی کەمە ئاکتیڤی دابەزیوانێ جاراوە برادران پێ مەڵێن بەڵام ئاکتیڤ بە هینە خۆتەزانی تابانگیان لێرە هەموو برادران نەزانن یەکێ لە کێشەکانەوەیە تۆ ئەگەر لایکی شتی خەڵک نەکەیت بابەتی خەڵک شتەکانی تۆ لای ئەو دەرناکەوێ تا بیبینێ من لە فەیسبوک زۆرم بە دڵە کاتێ لایڤەکە بەس فۆکەسە کاتە سەر فەیسبوک لە فەیسبوک پیشاندەی دەدرێ
بەڵام تۆ پێشنیاریان کردووە کە لە سناپچات مەسەلەن شان بدرێ ڕای جیاواز هەیە لەسەرەوە زانی نازانم من حتا کە ئەدبردە یوتیوب وەکو خۆم وەکو شخصی خۆم سرم لێ تێگەچوو ینی حەزم ناکرد لە دووسێ شوێن بیبینم حەزمە کرد لە یەک شوێن بیبینم ئەو ڕای منە نازانم خەڵک گەڵێتی خەڵک چی تریان بە تۆوان ئەوەیان برادران بۆ نمونە هەموو ئاگادار مەکەنەوەڵێن با لە زۆر جێگەیە شێر کرێت هەنێ برادر خۆیان شێریەکەن باش شێرکردنەکە چییە تۆ بۆ نمونە من ئێستا سیرەکەم هەر ئێستاکە لە هەر هەموو ئەم جێگانەیە سەر لە نزیکەی 30 جێگە لایڤە لەم 30 جێگەیە ئەوە ئێستاکە سیرەکەم نزیکەی 6 کەس وا سەیرەکەن ئێخر تۆ 6 کەس زۆرە ئێستا بەس لە پەیجی فلیم سازان ئێستاوا گەشتۆتە 17 کەس خۆی مامەسایەک شتیکەش هەیە خەڵگێ دواتر سەیریە کاتەوە بە تایبەتی منم 20 لەم ماوەی 4 ساڵەیە ئەوە بوو مەسەلەن هەنێک کەس دەیوت ئێمە یەکشەممان لێرە عوتڵەیە لە ئەوروپا ئەڕۆینە دەرەوە ئیشمان هەیە ماڵ و مناڵمان هەیە دەوەیسا هاوینی شەیتە خەڵگە چێ بۆ سەیران وەم شتانە هۆڵی دەیە لەبەرەوە هیچ کێشە نییە بەلای منەوە گەر ئەمڕۆ نەیبینن دواتر بیبیننەوە بیوەکەی دوایی چەنە ینی کێشە نییە ئێستا لە کاتی لایڤەکەیە 20 کەس سێریەکە 40 کەس سێریەکە بە پێی ئەو کەسەی کە قساکە چونکە ئەو مامۆستایانەشکێن هەیەە بینەریان زیاترە هەشیانە پۆپیلەرە زیاتر پۆپیلەرە مەسەلەنەها هەشە سادەیە کەسێکی سادەیە زۆر تێگەشتووە زۆر باشە بەڵام وەک تۆڵی لە سۆشیال میدیا ئاکتیڤ نییە زۆر ئەمەوە ناگەێنێ کەم ئاستەکەی نزمە خوا نەخواستە ئەمە تەناوە گەێنێ لە بوارێکە گرنگی پێ نەیەوە مویم نەبوو بەلایەوە کەوتۆتە سەرەوەشی هەر کەسە و حەزی لەو بابەتە هەیەیان نە چونکە ئەویش زمانەکەی مەسەلەن ینی بینەری کرمانجیەکان چۆنە سۆرانیەکان چۆنە تۆ دەست خۆش بێ ینی هەردوو بینەری شەهێنایە ناوە تەنانەت ئاگام لێتە دایلێکتەکانی تریش بەکارێنی ینی گەرمیانی لەگەڵ گەرمیانی گەرمیانی لەگە کرمانجییا کرمانجی ینی ئەوەم زۆر بەدڵە و زیاتر هەر 4 پارچەی کوردستانیشمان تایە سەوەنەی من بینیومە میوانمان بان کردووە لیناخانی شەڵێ فلیم سازان هەر 4 پارچەی کوردستانی کۆ کردەوە پەیوەندیم بە نەکرد 4 پارچە بە 5ەمیش کوردستانی سووریشەوە تاکیدەوە 5 ئەوە وا بۆ کوردانی خوراسان و کوردانی لوبنانی شەگەڕێم ئەڵێ مەگەر فلیم ساز بێوانیشی هێنم لەم ماوەیە مۆسیقایەکی موزیک زەنێکی باشی کوردی پاکستان و ئەفغانستان کە لەوێ زۆر مەشهورە بەڵێنەکەی خۆمادانەوتم مەگەر لەوێش فلیم سازە بێ ئەی هێنم یعنی بابێن لە مصر مەسەلە نەگەر هەبێ هێنم هەموو شوێنێکی مامەسا چونکە لەبەرەوەی وڵاتێکمان دەوڵەتێکمان نییە لە هەموو شوێنێکی دنیای ینی سەر شوێن نییە کوردی لێ نەبێ بەڕاستی بەڵێ با هەنێ بۆ چوونی برادرانی تریش خوێنمەوە با لەواندا نەبڕین کاک واحد کفری ئەڵێ سڵاوتان لێ دەستان خۆش بێ وادارم فلیم سازان چالاکیەکانی بێنەوە بۆ کوردستان بۆ ئەوەی ئێمەش سوودتان لێ ببینین وابزان مێسا لە کوردستانی نەوەتانێ بەم لایڤە کاگواحیدی کفری لە 2002ەوە لە زانکۆی سلێمانی بووم خوێندکار بووم ئەو کاتە ئەم یەکەم وێنەگری زانکۆ بوو وێنەی بۆ خوێندکارانی زانکۆ گرت ینی لەو کاتەوە منە ناسێ سڵاوم هەیە زۆر خۆشحاڵم کە دۆزیمەوە لێرە کاگواحێت خۆشم بە نیازم سەفەرکەم بێمەوە کوردستان فۆتۆگرافەر بوو نازام ئێستا کاگواحیدیش هەر خەریکی فیلمە زۆری حەز لە فیلم بوو بەڵێ بە تەمام بێمەوە لەوێ وەکو ئێستا کە تابانخان وتی خەون و خەیاڵەکان چییە دام ناوە لەوێ هەنێ لە خەون و خەیاڵەکان بزانم هەر بۆ فلیم سازان بزانم دێتە دی ئیشی بۆ بکەم ئیتر بزانم میان نە کاک ئالان هەمووان ئەڵێ سڵاومان هەیە بۆ کاک ئالان ئەڵێ پیرۆزمان بێت یادی فلیم سازان سوپاس بۆ هەموو و برادرانی
هاوکار بوونە شایانی باسە فلیمسازان لە هەموو بوارەکانی فلیمسازی داوانەی تیاوتراوە ئەم کارش تەنها لە کۆلیج و زانکۆ بەناوبانگەکانە یادی ناکرێت سوپاس بۆ هەمووان بە تایبەت بۆ ئەنیشتاینەکەی خۆمان کاک سەرکەوت حەدم نییە چاوەکەمی سوپاس دەکەم لە خزمەتین بۆ هیواین توانی بێتمان کاکالانجان مامسا ئالان وابزانم ئەچێت بۆ ئەڵمانیا بۆ دیورن بۆ وەسڵامان هەیە لێرەوە بۆ ئەمیر تەها کە ئەو هەموو ئەرک و ماندووبوونەی خستە سەر شانی خۆی دیداری فیلمی دیورین ئەوەی نەماوە ئەمڕۆ چەندی مانگە 2/6 مامۆستا بەڵێ ئەمڕۆ 2/6 کۆڵن و دوورین کە ئەو دیدارە جوانەی تیا سازەکرێ لە 6 و 7 و 8 مانگە پێم وابێ لە پیجەکان هەیە لە پیجەکەی مامۆستا ئەمیریش هەیە کاگالانیش پێم وابێ محازەرەیەکی ئەبێ لەوێ یا لە Q&A بەشدارە بێ شتێکی وام خوێندەوە و بەداخەوە من بەوەی تاقیکردنەوەی وەکو مامۆستا سەرکەوتی پۆلی 6 کچەکەمەوە زۆر سەرقاڵم بۆم نەکرا بلیت و شتم زۆر درەنگ سەیری بلیتم کردیانی فریان نەکەوتوم بلیت ببڕم زۆرم حەزە کرد بچم بەڕاستی هەچ فستیڤاڵێ بکرێ من حەزەکەم بچم یەکێکم لە فانەکانی فستیڤاڵ نازانم ئەوە باشە یا خراپە بەڵام ئەزمونێکی زۆر بەڕاستی لێوەرەگرم کاچم بەداخەوە لەوانەیە نەتوانم ئەم ساڵ بەڵام هەر ئیشەڵا یین لە کاتێکی ترە و فیلمی ڕێدبۆڵم حەزە کرد ببینم ئەوەی ڕزگار کەریم لێرەوە ڕێزمان هەیە ئەویش بە هیوام بۆیان بکرێ و بچن کۆمەڵێ فیلم لە دەرەوەی پێش بڕکێ بوون لە بەرەوەی درەنگ پێیانزانی بوو وەکو بیستم درەنگ بە دیدارەکەیان زانی بوو لە بەرەوە لە دەرەوەی پێش بڕکێن ئیتر بە هیوای سەرکەوتن بۆ کاک ئەمیر یەکەمین دووەمین کورتە فیلمم لە ئەوە ببورن باسی خۆش مەکەم دووەم کورتە فیلمم لەگەڵ کاگەمیر بۆی مۆنتاژ کردم لەگەڵ جانۆ ڕۆژبەیانی 2004 لە فستیڤاڵی دژی تیرۆر لە هەموو عێراقەوە ئەو کاتە لە هەموو شارەکانی کوردستانیشەوە هەر شارە و 1-2 گەنج هاتن و هەوراز محەممەد یەکێ لەوانە بوو کە مناڵ بووین گەنج بووین ینی یەکەمین ئیشەکانمان بوو بەیەکەوە زۆر خۆشحاڵانە ئەوان هەمویان بەردەوام بوون من بۆی ئەزمموی ژیانمەوە هاتم بۆ بەریتانیا و کەمێ سەرقاڵ بووم بەڕاستی بەڵام دانەبراوم بەهۆی فیلمسازانیشەوە دانەبراوم فیلمسازان ینی دایمە وەکو زانکۆیەکی ئۆنلاین بووە بۆ من بەڕاستی هەموو یەک شەمانێک من گوێم گرتووە ئەگەر نەشم توانی بێ ڕۆژ دوای ئەوە تەماشام کردوتەوانێ هیوای لەش ساغی بۆ تۆ خوازم بەڕاستی کاک سەرکەوت زۆر سپاس دەکەین زین کاک بابان بۆ چوونی چی ئەم جارەڵێ ئەم ماوەیە فیلمسازان بەردەوام بووە زۆربەی کەناڵەکان بەرنمەیان هەم بۆ تایبەت بە سینەما بەڵام دوای ماوەیەک کۆتاییان پێ هێناوە ئەو کاتە درێژەی فیلمسازان و ئەو پش و درێژێ بەڕاستی جێگەی دەستخۆشیە کاک بابانجا من بۆ چوونم وایە تەلەڤزۆن هەموو کەناڵێکی تەلەڤزۆن بەرنامەی ساڵانەی هەیە چێ بەرنمەکەی تا چەندێکە ڕوات ئیتر دوایی سێرەکەی هەر وەرزە و بەرنامە ئەگۆڕن ئەو پلان و پرۆژەی تەلەڤزۆنەکان وایە بۆیە ئەوە ئەگۆڕێ بەڵام ئەمە چونکە ئازادینی خۆمانە فەرقەکە و ببرن من وا لێرم نازانم ئیتر منیش تاک ببرم نازان تاکەی بەردەوامە بم وا جارێ لەگەڵتانم بەردەوامە بی مامۆستا هەر هیوای لەش ساغی بۆ خوازین هەر ئەوەی کە ینی هیوایەکە هەیە لەم بەرنمەیە هەستەکەم ینی هیوای ژیان تەیاتێ زۆر خۆشتەوێ زۆر خۆشەوێ زانی بەڵێ من هەر زۆر پێی مرتاحم بۆیە خۆشم زۆر سوودم لە هەموو مامۆستاکان بینیوە لە هەموو ئەو کەسەوەی بەردەوامی و هەر بۆ ئەوەش بۆ هەر چوانەیەک بۆ لە وانانە من خۆم ئامادە کردووە هەوڵم داوە جۆ لە کتێبی بۆ بخوێنمەوە
ئەو وانانەی کە هەن بگەڕێن بە دوایە سوودی لێ وەرگرم و خۆم ئامادەکەم بۆ لایڤەکەم. با بزانم هەستی ئەڵێ هەستی حاجی هاوکار ئەڵێ گەر مەسەلەکەشیکردنەوە و ڕانانی فیلم بێت ئەوە لە دوای کاک پەیوەند پێویست ناکات کەسی تر بێت خوێندنەوە بکات بۆ فیلم. دیارە معجەبە هەرچەندە کۆمەڵە مامۆستایەکی دیکەی بەتوانە لە بوارەکەدا هەن، بەڵام خۆی تاوانە مامۆستا پەیوەند قەرەداغی لە بەشی فیلم زانکۆی سلێمانی وانەی چۆنێتی شیکردنەوەی فیلم ناڵێتەوە بەداخەوە. کاک هەستی من لەگەڵەوە بۆچوونەت نیم، چونکە هەر کەسە بۆچوونی تایبەتی خۆی هەیە. ناڵم کاک پەیوەند باش نییە، حەدم نییەوە بڵم وە کاک پەیوەند من بەردەوام وەسفیم کردووە و بەردەوام دەستخۆشیم لێ کردو و خۆم سوودمەند بوومە لەوانەکانی، بەڵام ئیتر ئەوەیە ناکرێمە بە یەک کەسەوە بمانگرێ بێ هەڵدێن بیر و ڕاجیاوازەکانە شوەرگرین وەنیە تابان خان. بڵێ بەتاکید وڵا من نازانم مامۆستا پەیوەند لە کوردستانەژی؟ بڵێ لە سلێمانیە ژێ مامۆستایە لەوێ. بڵێ بەس لە بواری فیلم سازیانە. ئەها ئۆکێ بەڵێ هەر با کاکەستی بزانین بۆچوونێکی کە هەیە ئەڵێ گەر مەسەلەکە شیکاریکردن و ڕانانی فیلم بێتەوە لە دوای کاکە هەر هەمان شتی وتەوە هەمان شتە. بڵێ ئەزانی مەبەستی چیە مامۆستا هەنێک کەس توانای زۆرە بەڵام ناچێت خۆی دەرخایە ئەو ئیشە بکە یا کەسێکی کە ئەیکا کە توانای لەویش کەمترە بەڵام لە پیشەکەیایە. من لەو قسەی تێگەشتم ئەگەر تاو تێگەشت بێتم ڕاست دەکات، ینی هەنێ جار بڕوا بکە دەرهێنەری وا باشمان هەیە لە شانۆیە لە سینەمایە زۆر باشە، بەڵام سێرەکەی داوەتی فستیڤالەکانی ناکەن نایخوێننەوە. لە کوردستان هیچ هینێکی نییە، پۆپیلەیشنێکی نییە، چونکە لەبەرەوەی کەسێکی سادەیە لە خۆبردووە تێگەی ینی یان هۆکارێکی هەیە مەبدەئی ڕێی نایە مەسەلەن ناتوانێت لەگەڵ ئەم و ئەوە ئیشکا ناتوانێت لەو شوێنە ئیشکا مەسەلەن ئەها ئەوەیە ینی توانای و کەسە زۆرە بەداخەوە بەڵام نایڵن ئیشکا یا خۆی نایکە هەنێ جار ناتوانێت ینی هەر ئەوەشیان ئێستا بەنسبە دێمەوە لە فیلم سازان کەسەکان تا چەند کاتیان هەیە، چونکە ئەوانش سەرقاڵی کاری هوەرین. من بۆ نمونە کاک شەماڵی عەبەڕەشێکێکە لە هاوڕێ عەزیزەکانم کاک کامەران ڕەوف ئەوانە حەزم کردووە بێن لێرە وانە بڵێنەوە کاک سیروان جەمال هەتا من بابەتەکانشم بۆیان دەستنیشان کردووە چونکە ئەوەنە لیانەوە نزیکە مەزانم چی چەمکێکین بێت بەڵام لەبەرەوەی سەرقاڵی کاری هوەری خۆیان دەرفەتیان بۆ ڕێک ناکەوێت. ئەوش گرنگە قەینا گرنگەوەیە کار بکەن ینی خۆجاری وایە کارەکە گرنگترە لە ئێماڵین تیۆریش گرنگە و ینی پراکتیکەڵیش پراکتیکە بە ئەوە بە کوردی من کوردیش بڵێ کردەوەی کرداریش گرنگە بەڕاستی، بەڵام ئیتر پابلیک سپیکینیش مامەسا ینی قسەکردن لەسەر پلاتفۆرمێک هەموو کەسێ ئەو توانایی نییە یا تااقەتی نییە یان شەرمەکە یان بەڕاستی ینی هینی خۆی ئەوێت پابلیک سپیک. هەر برادر هەبووە لەو کەسە بەتوانانی بواری فیلمسازی خەڵکەی ناسێت، یعنی من برادەرمە ڕووم لێ ناوتێتی وەرە پێم بڵێ نواندنت بۆ ئەەکەم ئەوەت بۆ ئەەکەم ئەوەت بۆ ئەەکەم بەس داوای ئەوم لێ بکەم من لەو جیانە قسە بکەم. ناڵێم ڕاستە ئەوە هینی خۆیەت. اینجا مەسەلەی شرۆڤە سازیەکەش لەم ماوەی برادێکی زۆر ئازیزم مامۆستاشە خۆی و لە بۆ تەلەڤزۆنێکا و لەم ماوەی لە زانکۆشە وانەیەکی وتەوە وانەیەکی زۆر بەپێز پێم وتی کاک سەرکەوت جانۆجارێکی کەس پێ دوتۆ وەڵڵاهی ناتوانم یعنی تاقەتی نییە مرتاح نییە ناتوانم یعنی وتانێ کەس لێرە زۆر چالاکە داوام لێ کردو ئەڵێم وەرە شتێ بکەن نایکات نایە ئەڵێ ناتوانم ئەڵێ منیم نییە بابان ئەڵێ ئەگەر بە ئاسایی وەری بگرن باش شتێکتان پێ بڵێم ئەگەر ڤیوەر گرنگە کچێکی
مەکراوی بەلار و لەنجە لە ١٠٠ بینەر زیاد دەکات بەڵام پێویستە بە هیچ زیادەکاریەک ناکات هەر کەس بێ فێر بێت لە بواری سینەما خۆی گەڕانەکات و زۆر بە ئاسانی ئەیدۆزێتەوە پەیجەکەمە نایڵێ کاک بابانجان ئەوەشیان شتێکی کەیە بەڵام ئێمە ئەوەمان ناوێت ئەوەمان ناوێت ئێمە ناوڕۆک بەلامانەوە مهمە ئێمە کاکسەرکەوت بڕوا ناکەم ئەوەنە ڕووکەش مهم بێ بەلایەوە گرنگ بێت نامە بەسمان لە ڤیورەکەم کێشەمان نییە بەڵام خۆتا زۆربەی وانەکان هەر ئەم شەو سێرەکەی تەواوە بێ بڕۆ سێرکە لەوەیە 1000 کەس 1500 کەس 1600 کەس سێری کردبێ عنی تۆ 600 کەس لەو کاتەیە لە هۆڵێکا بێ سەیری وانەیەک بکەن بابەتێ بکەن زۆرە کاکسەرکەوت کاتەکەمان بوو بە سەعات و 53 دقه هەر حەزم کرد ئاگادارتم بەڵێ هەنێ پرسێ ئەم پرسیارانەش بخوێنمەوە ئیتر وابزانم تەواو بەسە هەر لیناخانەڵێ کاک ڕۆژگار دۆبلێرێکی لێهاتووە گرنگە لەوانەیەک باسی ئەزمون و کاری دۆبلێری بکات و وابزانم کەناڵێکی ناوخۆشی هەیە زۆر گرنگە فیلمەکانی خوێندکارەکانی مامۆستا سارا لە کەناڵەکانی پێشان بان کاک ڕۆژگار نازانم پەیوەندیم پێوە کردووە یان نا ئەگەر لیناجان فەیسبووکی تێ بۆم بنێرە بۆی من پەیوەندی پێوە بکەم بەسەر چاو وە کاتی خۆی پەیوەندیمان بە سەوسەن خاتو سەوسەن عومەرەوە کردووەکو دۆبلێرێکی لێ هاتوو بوو بەڵێ بابەتێکی جوانی پێشکەش کرد بەڵێ من وابزانم تەواو بابەتەکان ئیتر تابانخان نازانم ئەگەر خۆت بەڕێستان شتێکتە بێت لە خزمەتم من هیچم نییە کاکسەرکەوت تەنها بەردەوامی هەموو شتێکە و ناوی میوانەکانیش ئەگە خەڵک پێشنیاری هەبێ بابینێرن ئەگە کەسێ پێکێکی پێ باش بێ بۆت بنێرێتەوە خۆت دوایی پەیوەندی پێوە بکەوە گەرەو کەسە وەکو خۆت وتە ڕازی بێ بابێت و بەس هیوای بەردەوامی بۆ خوازم هیچی کەم نییە بەڕاستی هیچم نییە دەستان خۆش بێ و دووبارە پیرۆزەوە 4 ساڵمان هێنایتر لەشی تۆ ساغ بێ بەڕاستی ئاوەکەمی سوپاس دەکەم من سوپاسی هەر هەمووتانەکەم ئازیزان هاوڕێیان کە بەشدار بوون بە سەرنج و بۆچوونەکانتان هەمووی جێی ڕێز و ستایشە خۆشحاڵم زۆر سوپاسدانەکەم با کاتیشتان نەگرین کاتێکی خۆش و بەختەوەری بۆ هەموو لایەک و شەوێکی خۆش